گەورەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین لەلایەن برای بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. ليجزي الله الصادقين بصدقهم ويعذب المنافقين إن شاء أو يتوب عليهم إن الله كان غفورا رحيما. ورد الله الذين كفروا بغيظهم لم ينالوا خيرا وكفى الله المؤمنين القتال وكان الله قويا عزيزا. صدق الله العظيم. زۆر سپاس خوا جەزای مامۆستا محەممەد چیمەنی بداتەوە. میوانە بە ڕێزەکان بە خێراتنی هەموو لایەکتانەکەین بە ناوی بەشی ئەزمون و ڕوانگە لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستانەوە بە خێراتنی سەرۆکی کۆمەڵی دادگەری و تەواوی میوانە بە ڕێزەکانەکەین لە پیاوانی ئاینی مامۆستایانی زانکۆ نوێنەری ڕێکخراوەکان کەسایەتی ڕێکخراوەکانی ساداتی پیرخدری و طریقەتی نەقشبەندی و ئەو ڕێکخراوە بەڕێزانەی کە بەشداریان کردووە و بە خێراتنی نوێنەری حیزبە سیاسیەکانەکەین بە خێراتنی جارێکی تریش بنەماڵەی بەڕێز مامۆستا عەبدولەتیف واژەیی دەکەین. بەڕێزان، ئەمڕۆ ئێمە بۆ بۆنەیەکی گرنگ لێرە دانیشتوین، باسێکی گرنگ، یاد و بیرەوەری زانایەکی گرنگ کە دروست لە 37 ساڵ بەر لە ئەمڕۆدا ڕێگای هیجرەت و ڕێگای ئاوارەیی گرتە بەر وڵاتی خۆی بەجێهێشت سەرباری ئەوەی کە مامۆستای زانکۆ بوو بەڵام زوڵم و ستەمی قبوڵ نەکرد. مامۆستا لەتیفی واژەیی لە سلێمانی و لە هەڵەبجە و شارباژێر پەروەردە بوو، فێر بوو، لە بەغا چووە ئەکادیمی و زانکۆوە، زانستی ئەکادیمیای وەرگرت. بەڵام لە هەشتاکان لە زانکۆی سەلاحەدین و لە زانکۆی سلێمانی بەخشی، زیندانی بەعسی بینی. زیندانی بەعس بۆی بوو بە دەستپێک و سەرەتایەک لە مەقاومەت، لە قبوڵ نەکردنی زوڵم و ستەم، لە ڕووبەڕووبوونەوە دژی بێدادی.
منبەری مزگەوتی بەکارهێنا بۆ وتنی حەق لە ژیانی هیجرەتیدا چووە ناو بزوتنەوەیەک بڕوای بە دەسا و دەستکردنی دەسەڵات هەبوو، بزوتنەوەیەک مامۆستای ڕەحمەتی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بە هیجرەت و کۆچی ئەم ڕابەرایەتیەکەی تەسلیمی مامۆستا کرد. دوای ئەوە لە ساڵی 1970 کاتێک مامۆستایانی هەڵەبجە و هەورامان و شارەزور و بەشێک لە ناوچەکانی تری کوردستان ئەچنە ڕۆژهەڵاتی کوردستان، بەدڵێکی فراوانەوە مامۆستا ڕابەرایەتی هەروەکو پێشتر مامۆستا شێخ محەممەد ڕابەرایەتی تەسلیم ئەم کرد، ئەمیش ڕابەرایەتەکەی تەسلیمی مامۆستای ڕەحمەتی مامۆستا مەلا عوسمان دەکات. مامۆستا لە ژیانی خۆیان جگە لەوەی کە پیاوێکی خاوەن هەڵوێست بووە، زانایەکی کاریگەر بووە، دەگمەن بووە. ئەمڕۆ ئێمە لێرە دیدارێک سازەکەین بۆ مامۆستا، هەم یادی ئەو مامۆستایە دەکەین، هەم باس لە ژیان و بەرهەمی دەکەین، باس لە یەکێ لە کتێبە دانسقەکانی لە ناو باسەکانە دەکەین کە یەکێکە لەو کتێبە نایابانەی کە سەرچاوەیەکی گرنگە لە بەشێک لە زانکۆکانی وڵاتانی ڕۆژهەڵات لە وڵاتانی جیهانی ئیسلامیدا. ئێستا بەر لەوەی کە بچینە لای وتارەکان یاخود پانێڵەکان، چەند دەقەیەک بیۆگرافیایەکی وێنەیی دیکۆمنتاری لەسەر ژیانی مامۆستای واژەیی پێکەوە دەبینین. فەرموو. واژەیی ناوی تەواوی عەبدوڵلەتیف عەبدوڵڵا عەزیز شەمسەددین موحیەددین عوسمان ئەحمەدە. لە ساداتی بەرزنجەیە و ناسراوە بە شێخ عەبدوڵلەتیفی بەرزنجی واژەیی. لە ساڵی 1942 لە گوندی کوڕەداوێی ناوچەی شارباژێر لەدایک بووە. باپیرانی لە خوێندەوار و زانستخوازەکانی کوردستان بوون. مامۆستا مەلا عەبدوڵڵای باوکی خاوەنی مەدرسەی شەرعی بووە و حوجرە و فەقێی هەبووە. تەنانەت باپیرانیشی زانای ئاینی بوون و مۆڵەتی زانستە شەرعیەکانیان لە زانایانی سەردەمی خۆیان وەرگرتووە. مامۆستا عەبدوڵلەتیف هەر لە تەمەنی لاوێتیەوە لای باوکی دەرسە باوەکانی نەحو سەرفی خوێندووە و قورئانی پیرۆزی لەبەر کردووە. جگە لەمانەش هەندێک مەتنی تایبەتی کە لەو کاتانەدا تایبەتمەندێتی باوی نێوحوجرەکان بووە خوێندووە و لەبەر کردووە. لە 20 نۆی 1961 دەچێتە شاری هەڵەبجە بۆ خوێندنی دوایین قۆناغی ئامادەیی و لەوێ تاقیکردنەوەی کۆتایی ئەنجام دەدات و سەرکەوتوو دەبێ. ساڵی 1964 مۆڵەتی زانستی لە سەردەستی شێخ عارفی حکوورماڵی بەدەست ئەهێنێ. لە هەمان ساڵدا لەگەڵ کۆمەڵێک لە زانایاندا دەچێتە کێبڕکەیەکی زانستیەوە بۆ پێشنوێژ و وتارخوێنی. لەو پێشبڕکێیەدا لە بەردەم لیژنەیەکی زانستیدا بە پلەیەکی باش سەرکەوتوو دەبێ. دوای ئەمە دەبێتە پێشنوێژی مزگەوتی هەمەوەند لە دەرگەزێنی سنووری ناحیەی بازیان و تاوەکو ساڵی 1968 لەوێ دەمێنێتەوە. مامۆستا عەبدوڵلەتیفی واژەیی ساڵی 1965 ژیانی هاوسەری لەگەڵ خاتوو زەکیە حەسەن عەلی پێکهێناوە. خاتوو زەکیە لە هەمان بنەماڵی مامۆستایە و خزمی خۆی بووە. ئەم خاتوونە هاوکارێکی کاریگەر و گەورە بووە بۆ کۆشە زانستیەکانی مامۆستا و بەردەوام پشتیوانی کردووە لە بەدەستێنانی زانست و زانیاری. هاوکات خۆیشی ژنێکی خوێندەوار و هۆشیار و بە ئاگا بووە. مامۆستا واژەیی دوای چەند ساڵێک لە پێکهێنانی ژیانی خێزانی دەچێتە بەغدا بە مەبەستی خوێندنی ئەکادیمی لە زانکۆی بەغدا. هەر لەو کاتەدا
دەبێتە پێشنوێژی مزگەوتی ئەسما خانم و لە مزگەوتی ئەسیاغ و الخەفافینیش وانەی زانستی شەرعی دەڵێتەوە و ژمارەیەک فەقێ پێدەگەێنێ. هاوکات مامۆستا بۆ خوێندنەکەشی لە کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا دەچێتە کۆلێجی ئیمام ئەعزەم و ساڵی 1970 قۆناغی بەکالاریۆس لە هەمان کۆلێژ تەواو دەکات. هەر لە ساڵی 1972 دوای تەواوکردنی زانکۆ بۆ درێژەدان بە خوێندن داواکاری لە زانکۆی بەغدا کۆلێژی زانستە شەرعیەکان پێشکەشەکە بۆ خوێندنی ماستەر و لەوێ وەردەگیرێ. ساڵی 1974 بە پلەی ئیمتیاز خوێندنی ماستەر لە ئوسوڵی فقهدا تەواو دەکا. دوای تەواوکردنی ماستەرەکەی لە 29 یانزەی 1975 وەکو مامۆستای یاریدەدەر لە زانکۆی بەغدا کۆلێژی ئیمام ئەعزەم دادەمەزرێت و تاوەکو ساڵی 1970 بەردەوام دەبێ و وانە دەڵێتەوە. لە ساڵی 1970دا هەوڵ دەدا بۆ تەواوکردنی خوێندنی دکتۆرا بچێتە وڵاتی میسر و لە زانکۆی ئەزهەر وەربگیرێ. زانکۆی بەغدا بۆ ئەو مەبەستە ڕاستەوخۆ پشتگیری دەکات و لاری نەبوونی پێدەدەن. بەڵام مامۆستا بۆی ناگونجێت و نەیتوانیوە لەو کاتەدا بچێتە دەرەوە تاوەکو دوایین قۆناغی دکتۆرا تەواو بکە. لە ساڵی 1970 ڕاژەی خزمەتی لە زانکۆی بەغداوە دەگوازێتەوە بۆ زانکۆی سلێمانی کۆلێژی ئاداب. هاوکات لە هەمان ساڵدا بەهۆی داخستنی زانکۆی سلێمانیەوە ڕاژەی خزمەتی دەگوازێتەوە بۆ زانکۆی سەلاحەددین کۆلێژی ئاداب لە شاری هەولێر. دوای ئەوەی تاوەکو ساڵی 1984 لە هەولێر دەمێنێتەوە پێش ئەوەی بگەڕێتەوە بۆ سلێمانی، مامۆستا لە 16/1984 وەزیفەکەی لە خوێندنی باڵاوە دەگوازێتەوە بۆ وەزارەتی ئەوقاف و دەبێ بە پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی عەلی کەمال و ماڵەکەیشی دەهێنێتەوە بۆ سلێمانی. کاتێک لە هەولێرەوە دەگەڕێتەوە بۆ سلێمانی بە تەنیشکاری مزگەوت و مەلایەتیەوە بازنەی پەیوەندیەکانی لەگەڵ ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی فراوانتر دەکات و بە هەڵوێست و وتار و جوموجوڵەکانیەوە دیارە و نایەوێ بچێتە ژێڕکێفی ڕێسا و تەوجیهاتەکانی دائیرەی ئەمنی سلێمانی بۆ دەستنیشانکردنی وتاردان کە داوای لە وتار بێژان دەکرد بەویست و ئارەزووی ئەوان وتار بخوێنەوە. بۆ یەجاریشان مامۆستا دوای ئەوەی لە مزگەوتەکەیدا داوای ئەو ئەمنانەی نێردران بۆ لای ڕەت دەکاتەوە بە توندی وەڵامیان دەداتەوە و لە 23/1985 لەلایەن بەڕێوەبەرایەتی ئەمنی سلێمانیەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەردەچێت. هەر ئەو ڕۆژە دەستگیری دەکەن و نزیکەی 3 مانگ لە ئەمنی سلێمانی و بەغدا زیندانی دەکرێت. مامۆستا لە ڕووی قەناعەتی سیاسی و بانخوازیەوە بە هەمان هەڵوێستەکانی پێشوویەوە لەگەڵ ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە ناوشاری سلێمانی بەردەوام دەبێت تا بە شێوەیەکی نهێنی سەرکردایەتی بزوتنەوەکە لە ڕێی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە نامەیەک بە یەکێک لە قوتابیەکانی مامۆستای واژەییدا دەنێرن بۆی و کە بابەتی نهێنی ڕێخستنی تێدایە و داوا دەکا لە مامۆستا عەبدولەتیف سلێمانی جێبهێڵێت و ڕوو بکاتە ڕۆژهەڵات بۆ لای ئەوان. کاتێک ئەو قوتابیەی نامەکەی بۆ دەهێنێتەوە بۆ ناوشار لە بازگەی دەواازەی سلێمانی دەستگیرەکرێ. دوای هێنان و بردن نامەکە ئاشکرا نابێ، قوتابیەکەی ئەچێ بۆ لای مامۆستا شێخ عەبدولەتیف و نامەکەی دەگەیەنێتە دەست. ئەویش وەک بەدەمەوە چوونی وەڵامی نامەکەی مامۆستای بەرزنجی و مەترسی کەشەبوونی قوتابیەکەی کە دواتر ئازاد کرابوو لە 20/1986 لەگەڵ مناڵەکان و خێزانەکەیدا سلێمانی بەجێدەهێڵن و بە چەند قۆناغێکی سەختدا لە ماوەی چەند شەو ڕۆژێکدا لە شارباژێڕەوە خۆیان دەگەیەنە ڕۆژهەڵاتی کوردستان.
دوای ئەوەی مامۆستا و خێزان و مناڵەکانی دەچنە خاکی ئێرانەوە لەلایەن بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە مەراسیمێکی بە خێرهاتنیان بۆ ڕێکدەخرێ. ڕابەر و سەرکردایەتی و بەشێک لە پێشمەرگەکانی بزوتنەوەکە و پارێزگاری شاری سنە و زانایانی ئاینی ڕۆژهەڵات و ئیمام جومعەی سنە و دام و دەستگا حکومی و ئیداریەکانی ناوچەکە دێنە پێشوازیان. دوای ئەوەی چەند ڕۆژێک لای هاوبیر و هاوڕێکانی دەمێنێتەوە و دەحەوێتەوە، بزوتنەوەی پەیوەندی خۆی بۆ بەستنی کۆنگرەی دووەم ئامادە دەکا و ئیدی لە 1986 کۆنگرەی دووەم دەبەستن و لەو کۆنگرەیەدا مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی دەستبەرداری ڕابەرایەتی بزوتنەوەکە دەبێت و کورسەکەی بۆ مامۆستا عەبدوللەتیفی واژەیی بەجێدەهێڵێ. بە چەند مانگێک دواتر بزوتنەوەی پەیوەندی لە 1970 کۆنگرەی سێهەم دەبەستێ. لەم کۆنگرێشدا مامۆستا واژەیی جارێکی تر بە زۆرینەی دەنگ بەڕابەری بزوتنەوەکە هەڵدەبژێرێتەوە. بەم شێوەیە مامۆستا وەک ڕابەری پەیوەندی دەمێنێتەوە تاوەکو ئەو کاتەی ژمارەیەک لە مامۆستا و زانایانی ئاینی سنووری هەڵەبجە و شارە زوور هەورامان لە 1970 بەهۆی ستەم و زۆرداری حیزبی بەعسەوە کۆچەکەن بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. زانا دیارەکانی ئەو کاتەش بریتی بوون لە مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز و مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عومەری برایان و مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود و مامۆستا شێخ سدیقی سەرگەتی و ژمارەیەک لە زانایانی ئاینی تر و گەنجانی ئیسلام خوازی سنوورەکە. ئەوە بوو دوای چەند هەفتەیەک لەو کۆچە زنجیرەیەک گفتوگۆ لە نێوان سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و ئەو مامۆستا و زانایانەدا دروست دەبێ بە هەردوو لە بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق ڕادەگەێنن. واتە دەستەواژەی پەیوەندی نامێنێت و لەسەر هەمان میتۆد و پاشخان و هەرەمی حیزبی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی پێشوو بزوتنەوەی پەیوەندی دەکەنە بزوتنەوەی ئیسلامی و مامۆستای واژەیی دەستبەرداری کورسی ڕابەرایەتی دەبێ بۆ مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز و خۆی دەبێتە جێگری ڕابەر و ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی. لە ڕاستیە ئەبێ ببێتە پاڵنەرێک بۆ تەواوی مجاهدین و عەهد و پەیمان بەگشتی تازە بکەینەوە کە لە خزمەتی خوایە بین، لە خزمەتی ئیسلامە بین و لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی عەهد و پەیمان بکەین کە هەتاوەکوونێ ژیانمان هەیە لە خزمەتی ئیسلامە بیبەینە سەیر و ئەو ڕێبازی جیهاد و تێکۆشانە بەرنەدەین و ئینشاءالله خوای پەروەردگار بمانکە بە هەڵگری ئاڵای ئیسلام و هەروەها بمان کاتە وەقود بۆ ئەو نووری ئیسلامە کە هەرگیزا و هەرگیز نابێ کوژانەوەی ببێت. مامۆستا لە کاری حیزبی بەردەوام دەبێت تاوەکو ڕاپەڕینی ئازاری ساڵی 1991. دوای ئازادبوونی بەشێک لە ناوچەکانی کوردستان لەو کاتەدا شان بەشانی پێشمەرگەکانی بزوتنەوە لە ناوچەی بازیان و چەمچەماڵ و دەوروبەری بەشداری لە گرتنی ڕەبیە سەربازەکانی ڕژێمەکە. دوای 2 ساڵ لەسەر هەڵدانی ڕاپەڕینەکە لە ساڵی 1993 پەیوەندی دەکا بە زانکۆیەکی سعودیەوە بۆ وەرگرتنی لە خوێندنی دکتۆرا و ناونیشانی دکتۆراکەشی دیاری دەکا بە ناوی الغەیث الهامع بشەرحی جەمعی الجەوامع. ئەوە بوو لەو زانکۆیە قبوڵ کرا، بەڵام پێش ئەوەی دەست بکا بە خوێندن لە 21/6/1993 بەهۆی ڕووداوی ئۆتۆمبیلەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە نزیک شاری بۆکان لەگەڵ یەکێک لە پاسەوانەکانیدا بە ناوی ئیبراهیم ئەحمەد کۆچی دوایی دەکەن. بە ناوی مامۆساکانی بەشی بانەواز و ڕێنمویی لقی سلێمانیەوە پرسە و سەرخۆشی یەکەم لە دەرەجەی یەکەم حەرەکەی ئیسلامی بە قیادە و ئەفرادیەوە
کە چونکە دوو ئەسێرەی گەشی معریفەت و خواناسین و علم و زانیاری لە ئاسمانی بزوتنەوەدا ئاوا بووە، ئەمجار پرسە و سەرخۆشی لە کەسوکاری مامۆستا شێخ لەتیف خۆی و کاک ئیبراهیم خوا بە بەهەشتی بەرین مشەرەفیان کا ئینشاءالله. مامۆستا لە دوای خۆی هەشت مناڵی بەناوەکانی ئەمجەد و ئەحمەد و ماجید و زانا و مەریەم و سوهەیلە و شەهلا و خەندا بەجێهێشتووە. هەندێک لە مامۆستا و هاوڕێ و قوتابیەکانی دەربارەی مامۆستای واژەیی دەدوێن. لەوانە مامۆستا عەبدولقادر بەحرکەیی دەڵێ لە کۆڕێکدا کە کۆڕی زانست بوو وتم مامۆستا شێخ عەبدوللەتیف ئوسوڵی ممتازە. مامۆستایەکی زانکۆی بەغدا بە ناوی ئەشەیخ محەممەد مەحروس المدەڕس وتی نەک ئوسوڵی بەڵکو مامۆستا شێخ عەبدوللەتیف ممتاز في جەمیع الفنون، لە هەموو زانستەکاندا زۆر شارەزایە. مامۆستا عەبدولکەریمی بێتواتە دەڵێ بە دکتۆر ئەحمەد الکوبەیسیم ڕاگەیان کە مامۆستا شێخ عەبدوللەتیف زیندانی کراوە. دکتۆریش سێ جار وتی داخی گرانم، من چاوەڕوانی ئەمەم نەدەکرد، بەڵکو چاوەڕوان بووم کە زانکۆیەکی ئیسلامی بکەینەوە و شێخ عەبدوللەتیف بەرزنجیش سەرۆکی بێ. شێخ ئەمین شێخ موستەفا کە یەکێکە لە هاوڕێ و هاو ئاستانی مامۆستا شێخ عەبدوللەتیف دەڵێ بێگومان مامۆستا شێخ عەبدوللەتیف پیاوێکی زانایە، هەموو عیلمە عەرەبیەکان بە چاچی دەزانێت و شارەزایە لێیان. زۆر بەڵەدە لە عیلمی نەحو سەرف و بەلاغە و مەنطیق و ئوسوڵ الفقه و علومی حەدیثدا و مۆڵەتی ڕاست و دروستی هەیە لە گەڕانەوەی فەرمودەدا لە زانایانی فەرمودەناسەوە. هەروەها زۆر بە ئاگایە لە تەفسیری قورئان و علومی قورئان. لەگەڵ ئەمانەدا پیاوێکی ساڵح و خاوەن تەقوایە و زۆر بە چاکی پابەندە بە شەرعەوە. میوانانی سەوتەکەی نییە مادەبوو کاک سەوتەکەی نییە. ئێستاش هەموو گوێبیستی وتاری هاوبیر و هاوسەنگەر و هاوڕێی مامۆستا عەبدوللەتیف واژەیی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان دەبین. با بفەرمێت بۆ وتارەکەی. الله الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه
من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ولا خوش حالم زۆر بە دیداری ئەو بەڕێزانی کە لە خزمەتیان داین مامۆستایان و خوشکان برایان هەموو لایەک زۆر دەستخۆشیش دەکەم لە بەشی ئەزمون و ڕوانگەی کۆمەڵی دادگەری کە هەڵساوە بە سازکردنی ئەم مەراسیمە بۆ یادکردنەوەی مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویستمان جەنابی مامۆستا شێخ عەبدولەتیفی واژەیی و منیش وەکو کەسێکە لە خزمەتیدا بووم لە ڕاستیدا نەک وەکو ڕەفیق و هاوڵ چکە ئەو لە ئێمە بەتەمەنتر بوو مامۆستامان بوو بەڵکو وەکو کەسێک کە ماوەیەک لە کات چەند ساڵێک ئاگامان لە یەکدی بووە و هەندێک لە بیرەوەریەکانی خۆشم لەگەڵیدا باس دەکەم. بەڕێزان جەنابی مامۆستا شێخ عەبدولەتیف دیارەکە ئەم مەراسیمە بۆ یادکردنەوەی ئەو سازکراوە و ئاگاداریشم چەند پانێڵێک پێشکەش دەکرێن و هەندێک قسەی ورد و تایبەت لەبارەیەوە دەکرێن، بەڵام من ئاماژە دەکەم بە وێستگەکانی ژیانی جەنابی مامۆستا، وێستگەر سەرەکیەکانی. هەڵبەتە لەم ماوە کەمەدا کە دیاری کراوە من بە ناچارە دەبێت مەتنی قسەکانم بکەم. یەکەمین وێستگەی جەنابی ژیانی جەنابی مامۆستا ئەوەیە کە خوێندنی لە لای مامۆستایان و شارەزایانی ئەم وڵاتەی خۆمان خوێندووە و دواییش درێژەی بە خوێندن داوە نەگوەکو هەندێک لە مامۆستایان لە ئاستێک بوەستن، چونکە مامۆستا خوا پلۆپای بەرز و بەرزترکە قەناعەتی وابوو کە زانست دەستپێکی هەیە بەڵام کۆتایی نییە و گومانی تێدا نیە هەموو شتە چاکەکان هەروان ئیمانیش دەستپێکی هەیە بەڵام دەبێ ئینسان هەوڵدا پلەکانی دیکەشی ببڕێوەکو خوای پروردگار دەفەرمێ ئەیوهە الەذینە ئامەنوو ئامینوو، ئەی ئەوانی بڕواتان هێناوە بڕوابێنن، واتە بەوەندە بڕوای هەتانە ئیکتیفا مەکەن، هەوڵدەن ئیمانەکەتان زیاترکەن، هەروەها بەنسبەت تەقواشەوە وایە بەنسبەت عیلمیشەوە بەنسبەت تەزکیەی نەفسەوە و بەنسبەت هەموو سیفەتە باشەکانەوە مرۆڤ دەبێ بەکەم ئیکتیفا نەکا وازنە هێنێ بەڵکو هەوڵدا بۆ پلەی بەرزتر بچێ. مامۆستا دیارە وەکو باس کرا لە بەغدا زانکۆی کۆلیژی ئیمام عەظەمی خوێندووە، دواتر ماستەریشی هێنا و ماستەرنامەکەشی ئەو کتێبە نایابەیە کە بەڕاستیەکێکە لە سەرچاوەکانی ئوسوڵی فقه و بەپێی زانیاری منیش لە هەندێک لە زانکۆکانی دنیادا دەخوێندرێ التعارض والترجيح بين الأدلة الشرعية. مامۆستا زۆر بە قوڵی چۆتە نێو بابەتەوە و بەهرەی وەرگرتووە لە کۆمەڵێکی زۆر لە سەرچاوەکان، بەڵام هەر ئەوەندە نەبووە کە ناقیل بێت تەنیا بگوازێتەوە زانیاری، بەڵکو خۆشی تەتەڵە و بێژینجی کردووە، لێ کۆڵیوەتەوە، لێ وربۆتەوە، ڕامانی کردووە و خۆشی زیادەی خستۆتە سەر، چونکە بەڕاستی کتێب نووسین هەر ئەوە نییە کە ئینسان زانیاری لەم لاولاوە بێنێ کۆی کاتەوە، ئەو پێ دەگوترێ نەقڵکردن و گواستنەوە. نا ئەوەیە کە ئەو زانیاریانەی کە کۆیان دەکات و باشە با لە خەڵک بەهرەمەند بێ، بەڵام بێنێ خۆشی ئەنجامگیریان لێ بکا و زیادەی بخاتە سەر و تێبینی و سەرنج لە چەر شتەکان بخاتە ڕوو. مامۆستا ئاوای کردووە لەو کتێبەدا کە لە دوو بەرەکدا کە ئەوەش جارێک کەم دەستخۆشی دەکەمەوە لە بەشی ئەزمون و ڕوانگە کە ئەم جارە چاپی سێم چاپیان کردووەتەوە دەستیان خۆش بێ، شتێکی زۆر باشیان کردووە، دیارە دوای کتێبەکەش دابەش دەکرێت. قۆناغێکی یاخود وێزگەیکی دیکەی ژیانی مامۆستا ئەوەیە کە دوای ئەوەی دەبێتە مامۆستای زانکۆ هەم لە بەغدا و دواتر لە هەولێر کە من لە هەولێر بە خزمەتی گەیشتوم لە بیرەوەریکدا دوای باسی دەکەم و لە سلێمانی هەروەها دەبێتە وتاربێژیش، ینی وتاری جومعەدەدا لە مزگەوتی عالی کەمال کە لەوێش من بە خزمەتی گەیشتوم. ماوەیەکیش لەسەرەوە بەردەوام دەبێت کە خۆتان دەزانن بە تایبەت بوو ئەو کاتە وەکو ئێستا نەبوو هەر کەسێک ڕاست بۆ بێتە مامۆستای زانکۆ یاخود بە ئاسانی ماستەر نامە و دکتۆرە نامە ئەوانە بێنێ، بەڵکو بەڕاستی ئەو کاتە جۆر و کوالیتی زانست قوڵتر بوو، چاکتر بوو و خەڵک بە ئاسانی نەدەگەیشتە ئەو پلانە
مامۆستا ژیانێکی خۆش و پڕ ئاسایشی هەبووە بە تەئکید بەڵام بەوەندە ئیکتیفای نەکردەوە کە مامۆسای زانکۆی و تاربێژە و قسەی خێر دەکا بەڵکو بە پێی زانیاری من هەر لەو سەرەتایەشەوە مامۆستا لە نێو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیدا بوو کە من لە هەولێر بە خزمەتی گەیشتم لەگەڵی باسکردم لە 83 کاری ڕێخستنی نهێنیشی کردووە بۆ بزوتنەوەی پەیوەندی و لە ئەنجامدا وێزگەیەکی دیکە لە ژیانی مامۆستا دێتە پێش ئەویش بریتێ لە جیرانی لەلایەنی ئەمنی ڕژێمی بەعسی گۆڕبەگۆڕەوە مامۆستا بەپێی زانیاری من 80 ڕۆژێک گیراوە و بە تاکید تووشی ناڕەحەتی و ئازار و ئەشکەنجەش بووە بەڵام دواتر کە هیچی لەسەر ساغ نەبووەوە مامۆستا بەر بووە وێزگەیەکی دیکەی ژیانی مامۆستا ئەوەیە کە کاتێک کە تەماشا دەکا بە تایبەتیش کە باس کرە نامەی بۆ نێردراوە تەماشا دەکا ڕژێمی بەعس بە جۆرێک مامەڵە دەکا کە یان دەبێ ئینسان خۆی لە سجن و زینداندا ببینێتەوە یانەوە تا خۆی دەبێت لە مەیدانی ڕوبەڕووبوونەدا ببینێتەوە مامۆستا ئەو ڕێ دەگرێتە بەر کە لێرە چی دیکە بەو شوێ نەمێنێتەوە و وێزگەیەکی دیکەی ژیانی دەست پێ دەکا کە بریتێ لە ژیانی پێشمەرگایەتی و جەنگ و جیهادکردن و کۆچکردن بە خۆی بە ماڵ و منداڵەوە مامۆستا لە هیجرەت و کۆچ و کۆچباریشیدا کە من دیارە لە سنەش چەند جارێک چوومە ماڵیان و بە خزمەتی گەیشت و میوانیان بووم ژیانێکی سادە هەروەکو پێشمەرگەکان و مامۆستانی دیکەشمان جەنابی مامۆستا مەحموودی ئازادی کە ئێستا لێرەیە هەروەها مامۆستا ئەبوبەکری سدیقی و مامۆستا محەممەدی ڕازی خوا دەرەجەی عالیکا و برایانی دیکەی پێشمەرگەمان کە بوون لە مەریوان و لە سنە و لەم لاولا کاک سعد قارەمانی و کاک جەمال ئەشرەفی برای و ئەوانی برایەکان دیکان ئەوانی دی هەموو یعنی هەموو مامۆستایەکان بە تایبەت مامۆستا شێخ عەبدولەتیف واژەیی ژیانی هەروەکو برایەکانی دیکەی وابوو هەروە جەنابی مامۆستا عەبدوڕەحمانی نوڕەسی با باس نەکەم چونکە زۆرن ماشەڵڵا با نەبمە جێگلەی مامۆستا بە حەقە پیاوێکی زاهید بوو و پیاوێکی دنیا بە کەمگر بوو هەڵبەتە زوهد بریتێنێ لە دنیا نەویستی زۆر جار وا بە هەڵەمان ناکراوە نا زوهد واتە دنیا بە کەمگرتن مامۆستا دنیای بە کەم دەگرت ژیانێکی سادە دەژیا ئەوەی من دێتەوە یادم لە بەرجی ڕوو پۆشاکی خۆی و ماڵ و خێزانی و کەل و پەلیان و خواردن و کردنیان یان وەکو خەڵکە بوون وێزگەیەکی دیکەی ژیانی مامۆستا ئەلبەتە دوای من دوو بیرەوەری تایبەتم لەگەڵ هەیە دەیجێڕمەوە ئەوە بوو کە دوای ئەوەی کە ڕاپەڕین کرا مامۆستا لەگەڵ ئەو خەڵکە هەمومان هاتینەوە بۆکو بۆم باسراوە من ئەو کاتە لە خزمەتی نەبووم بەڵام لە بازیان لەگەڵ برایانی پێشمەرگە کوتیان جوبە و مێزەرەکەی دانا و بەرجی پێشمەرگایەتی و فەنگ و تاقمی دەستدایە و ئەویش لە سەنگەردا بوو ئەو کاتە لە سەردەمی کە ڕژێم دژەهێریشی کردەوە هەتا دوایی ئەوە بوو کە وەکو باسکرا لە 26 93 واتە مامۆستا لە تەمەنی 51 ساڵیدا ڕوح ئەمانەتەکەی تەسلیمی خوای پەروەردگار کردوێتەوە و تەمەنەکەی تازە کامڵ دەبوو پێدەگەیشت بە تاکید ئەگەر مابایە مامۆستا موالید 42 بووە ئەگەر زۆر کەسی موالید 42 ئێستا هەن ئەگەر تا ئێستا مابووایە مامۆستا هەم لە ڕووی عیلمیەوە و هەم لە ڕووی دەرخستنی تواناکانی خۆیەوە لە هەموو بوارەکاندا بەرهەمی زیاتری دەبوو بەڵام ئومێدم وایە ئەو پلەی کە پێی گەیشتووە چاکتر بێ لە هەموو بەرهەمانەی کە تەوەقوع دەکرا پێشکەشیان بکە ئەویش بریتێلەوە کە ئینشاڵڵا چۆتەوە خزمەت خوای پەروەردگار بە سەربەرزی بە ڕووسوری و بە کۆمەڵە شانازیەوە مامۆستا وەکو باس کرا لە کاتێک کە دەچێتە دەر دیارە کۆنگرەیەک دەبەسترێ بزوتنەوەی پەیوەندی ئەو کاتە کە بەداخەوە زۆر جار کە باسی بزوتنەوە دەکرێت لە بزوتنەوەی ئیسلامیەوە دەست پێ دەکرێت بزوتنەوەی پەیوەندی بناغی بزوتنەوەی ئیسلامی و دواتر کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری ئێستاش بووە ئەگەر بزوتنەوەی پەیوەندی نەبووایە کۆمەڵی هێزی عسکەری هەبوون کۆمەڵە خەڵکی قیادەی هەبوو ڕێخستنی هەبوو مامۆستا و پەروەردە و بانگەواز و کاری زۆر هەبوو دوایی بزوتنەوە لەسەر بناغی
زوتنەوەی پەیوەندی دروست بوو وشەی پەیوەندیمان لێ کردەوە گوتمان لە هەموو دنیادا وا الحركة الإسلامية في مصر في باكستان في فلان شوێن ئەوەش بزوتنەوەی ئیسلامی وشەی پەیوەندیەکەمان لێ کردەوە لە یادمە بە هەر حاڵ مامۆستا دەبێتە ڕابەر بەڵام دوایی ئەلبەتە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی خوا پلۆپای بەرز و بەرزترکە ئەوی زۆر بە ڕەحابەتی سەدرەوە دوایە کە ڕەنگە خەڵکی بۆیان پێشنیار کرد یا خۆی تەماشای کردبێ مامۆستا شێخ عەبدولەتیف وا باشە ئەو پۆستە وەربگرێ یەکسەر تەسلیمی ئەوی دەکا بەبێ گرفت و کێشە وەکو لە نێو حیزبە عەلمانیەکاندا هەیە و گوزەراوە دواییش مامۆستا شێخ عەبدولەتیف کە دوای مامۆستا عوسمان و ئەوان دەچنە دەر دیسان ڕەنگە خەڵکی بۆی پێشنیار کرد بێ یا هەر چۆنێک بێ وای بە بەرژی و ئەندیزانیوە کە شوێنەکەی خۆی بۆ جەنای مامۆستا مەلا عوسمان چۆڵکە خوا پلۆپای ئەویش بەرز و بەرزترکە ئەوە بەڕاستی هەڵوێستێکی گرنگە لە ژیانی مامۆستا شێخ عەبدولەتیفی واژەیدا کە کەمتر وە هەبوو ئەوانە ببیندرێن من دوو بیرەوەری لەگەڵ جەنای مامۆستا باز دەکەم بیرەوەری یەکەمیانەوە کە لە ساڵی 83 من ئەو ڕۆژە لە دارێسا هاوسەرگیریم نەکرد بوو لە 83 من لە بنگرت وتاری جمعەم هەبوو جازار دەگەڕام مامۆستایەکان پێیان خۆش بوو تاردەم هەرەوەندەم زانی مەلا سەلمانی ئێستا کاک مەلا سەلمان خوای تا لە سەلامەتی کابی پارێزیە کاو کاتە کاک گەیلانیان پێدەگوت تازە دۆستایەتێکم لەگەڵ پەیدا کرد بوو لەگەڵ کە عەبدولباستی کوشنچی کە ئێستاویش ماوە لە هەولێر هەردووکیان هاتن سۆپەرێکی سپیان پێ بوو تیان ئێمە جەنابی مامۆستا شێخ عەبدولەتیفی واژەیی ئێمەی ناردووە لە هەولێرەوە بۆ لای تۆ وتم فەرموون ئەم بە خزم مامۆستا نەگەیشتم بەڵام ناوم بیستووە وتیان وەڵا ئێمەی ناردووە ئیشێکی تایبەتی بە تۆیە بە هەر حاڵ پێما بە بەڕێوە پیان گوتم لەگەڵیان چووم یەکسەر کە چوون بۆ خزمەتی مامۆستا شێخ عەبدولەتیف وتی تۆ فڵان کەسی گوتم بەڵێ وتی هەر بەڕاست گوتم بەڵێ بۆ مامۆستا وتی ئەو کتێبە تۆ نووسیوتە پوختەیەک دەربارەی ئیسلام گوتم بەڵێ وتی ئەوە ئەو کتێبیان داوە بە من لە بەشی تحقیق کە وەکو خەبیر تەماشایکەم بزانم بە کەڵکی چاپکردن دەیاننا ئەمیش بەڕاستی پێی سەرسام بووم و پێم خۆش و نووسەرەکەی بناسم و لەسەریشم نووسیوە کە بە چاپ بکرێ ئیدارە تەعاڕوفمان کرد پێکەوە تۆزێ باسی ئەو کاتە زوتنەوەی پەیوەندیشمان کرد بێتەوە یادم بیرەوەرێکی دیکەم لەگەڵ جەنای مامۆستا ئەوەیە کە لە ساڵی 88 کە ئەندەی لەو بەڕێزانەی کە لەو سەفەرەدا بوون ئێستا لێرەن لە ساڵی 88 لە مانگی 4 بوو بێتەوە یادم جەنابی مامۆستا شێخ عەبدولەتیف لەگەڵ مامۆستا ئەبوبەکر سیدیقی لەگەڵ حاجی ئەبوو هودا نازانم لێرە یاننا حاجی عەبدولجەبار لەگەڵ کاک ئەبوبەکر برای مەسا مەحموودی ئازادی لەگەڵ کاک شێخ محەممەد عەزیز برای کاک عەبدولهادی و کاک بەهادین و ئەوان و 4-5 دیکەش بوون ناوەکانم نووسی بوون بۆی کە هەمویان بە ئەمانەتەوە ناوەکانیان بڵێم لەگەڵ کاک فەتاح سوور ڕەحمەتی لەگەڵ کاک عەمار زاوای مامۆستا شێخ عەبدولەتیف و لەگەڵ کاک عیرفان و لەگەڵ کاک زانە ئەمانە هەمویان هاتبوون بۆ لای ئێمە بۆ قەڵاتوکان بێتەوە یادم 10 ڕۆژ لە خزمەتیان بووین 10 ڕۆژمانەوە دیار ئەو کاتە ژیانی پێشمەرگایەتی بوو و لەو سەر و حەدیشدا برایانمان کە لە ناوچەی قەرەداغ ئەوە بوون و تووشی زۆر ناڕەحەتی بووبوونەوەوانە و کاتە ڕژێم دەستی بە هێرش و ئەوانە کرد پەلامار کرد بوو ئەوانش لێوە هاتبوونەوە من لە کۆتاییدا بۆی کە لە وەختەکەی خۆم تێنەپەڕێنم ئینشاڵڵا تێنەپەڕیوە لە کۆتاییدا بەڕێزان مامۆستایان ئەوە دەڵێم ئێمە هەمومان بە شێوەیەکی کاتی لەم سەرزەوێدان دراوین و تەمەنێکمان بۆ دیاریکراوە سەرەتاکەی دەزانی کۆتاییەکەی دیار نییە بەڵام هەمومان یەقینمان هەیە بۆی خوای پەروەردگار ناوی لە مردن ناوە یەقین لە دوو شوێنی قورئاندا هەم لە سوورەتی مدەثیردا هەم لە سوورەتی حجردا حتى أتانا اليقين واعبد ربك حتى يأتيك اليقين لبروس كز گومانی نییە دوو دڵ نییە لەوەدا کە دەمرێ و ڕۆژێک دێت لێرە بار دەکا چکەمە بە شێوەیەکی کاتی لێدان دراوین جا من وەکو برایەکی دڵسۆزی خۆتان پێتان دەڵێم با ئێمە لە کۆچی دوایی جەنابی مامۆستا شێخ عەبدولەتیفی واژەی خوا پلۆپای بەرز و بەرزترکە ئەو پەندە وەربگرین کە ئەوەی دەمێنێتەوە بۆ مرۆڤ لە دنیادا قسەی خێرە زیکری خێرە شتی باشە کردەوەی باشە و ئەوەی کە لەگەڵ خۆشی دەوا کردەوەی چاکە
وەکو خوا لە سوورەتی یاسیندا دەفەرمێ وەنەکتب ما قەدەموا وآثارهم با لە خۆمان وریابین شتی باش پێش دەستی خۆمان بخەین وەنەکتب ما قەدەموا تۆمار دەکەین ئەوەی پێشیان خستووە وآثارهم شوێنەوارەکانیش کە بەجێیان هێشتووە. جەنابی مامۆستا ئیشەڵا کار و تاعەت و چاکەی زۆری پێشخستۆ ئاماژەمان بە هەندێکیدا و دیاتریش زیاتریش باز دەکرێت و شوێنەواری باشیشی بەجێهێشتووە کە یەکێک لە ئەو علم و معریفەتەیە کە بەڵاوی کردوتەوە یەکێک ئەو خۆشەویستی و سەمیمیەتەیە کە لە دڵی ئێمەمانان و خەڵکێکی زۆردا ئەوەی کە ناسیوێتی لێ نزیک بووە و یەکێکیش ماڵ و منداڵەکەیەتی کە بەڕاستی من خوشی بەڕێزمان زەکیەخان هەر جارجار سەردانم کردوون و کوڕەکانی کاکە ئەمجەد و کاک ماجید و کاک ئەحمەد و کاک زانا خوا ساڵح و سەلامەتیان کا وەکسەکانی خوشکە مەریەم و سوهەیلە خان و هەمویان ئەمن پێما ئەوانیش بەڕاستی سەدەقەی جاریە خێری بەردەوامن بۆ بابیان و ئەوەش لێردا زۆر دەبێت دەستخۆشی بکەین لە زەکیەخان خوشی بەڕێزمان کە کلێنی جنای ماوەشە عەبدوڵێتیشی بۆ منداڵەکانی پڕ کردوێتەوە نەک هەر بۆ ئەوان بەڵکو زۆرجار بۆ ئیمامانانیش کە چوین بۆ لای هەرگیز ئەمە لەو خوشکە بەڕێزە پرتەبۆڵەیەکم لێ نەبیستووە هەرگیز حەد بەتەکید کەم و کوڕیشیش هەر دەبێت لە ژیاندا پرتەبۆڵەم لێ نەبیستووە ناز و نووزم لێ نەبیستووە ئەوە بەڕاستی زۆر سیفەتێکی گرنگە خوای پەروەردگار لە هەموو سیفەتێکی چاک بۆ هەموو لایەکمان زیاد کە وەخوا پلۆپای ئەم مامۆستا عەبدولەتیفە بەرز و بەرزتر کا و بە باشتری شێوە پاداشتی داتەوە و دووبارە من سوپاسی هەموو لایەکیش دەکەم کە تەشریفتان هاتووە وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله. دەستخۆشی بۆ وتە بە پێزەکەی بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان. بەڕێزان بروسکەی پیرۆزبایی مەڵبەندی دوی بزوتنەوەی ئیسلامیمان پێگەیشتووە دەستخۆشی و سوپاسیان هەیە بۆ ئەنجامدانی ئەم دیدارە سوپاسی ئەوانەکەی نێمەش لێرەوە ئەمانەوێ سوپاسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری بەرپرس و ئەندامانی مەڵبەند و ستافە بەڕێزەکەیان بکەین کە کاروباری ئیداری و ڕێخستنی دیدارەکە بەشێکی زۆری ئەرکەکەی لەسەر شانی ئەوان بوون. ئەگەر ئەوان هاوکارمان نەبوونایە نەمانەتوانی بەم شێوەیە بتوانین مەراسیمەکە بەڕێوەبەرین. دووبارە سوپاسیانەکەین. میوانانی بەڕێز ئێستاش گوێبیستی وتاری بنەماڵەی مامۆستای کۆچکردوو مامۆستا عەبدولەتیف عەبدوڵڵا بەرزنجی واژەیی دەبین لەلایەن ئەندازیار زانا عەبدولەتیف کوڕی مامۆستای کۆچکردوو. با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. بەڕێزان میوانانی ئامادەبووی دیداری مامۆستا عەبدولەتیف واژەی بەرزنجی بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری ئیسلامی بەڕێزان سەرکردە و کادیر و ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵی دادگەری بەڕێزان مامۆستایانی ئاینی و مامۆستایانی زانکۆ و هاوڕێ و هاوپیشە و هاوسەنگەرانی بەڕێزان نوێنەرانی لایەنە سیاسی و دام و دەستگا و حکوومەت دام و دەستگاکانی حکوومەت و ڕێکخرا و چینە توێژەکانی جیاوازەکانی کۆمەڵگا خزمان و قوتابیان و زانستخوازانی دامەزراوەکان بەخێرهاتنی گەرمی هەموو لایەکتان دەکەین و خۆمان بە خۆشحاڵە بینین کە لە خزمەتی ئێوە دابین. بەخێر بێن سەرچاومان. ئەمڕۆ لێرە هەموو کۆبووینەتەوە بۆ یاد و بیرەوەری و باسکردنی لە ژیاننامە و بەرهەمی زانایەکی گەورە و مجاهیدێکی ماندوونەناس و تێکۆشەری ڕێگای ئیسلام زانایەک کە منبەر و محرابی بۆ حەق بێژی و دژایەتی
ستەمکاران و ناعەدالەتی کۆمەڵگا لە پێناو میلەتەکەیدا بەکارهێناوە. ئێمە وەک بنەماڵەی مامۆستا عەبدولەتیف شانازی دەکەین بەوەی کە باوکمان تەنها موڵکی ئێمە نەبوو، بەڵکو خزمەتکارێکی گەورەی ئیسلام و موسڵمانان و مزگەوت و حوجرە و مەیدانی کۆمەڵایەتی و ئاڵا هەڵگرانی ڕێگەی حەق و ڕووناکی بوو. خۆم بە خۆشحاڵ دەزانم و پێویستە لێرەدا سوپاسی بەشی ئەزمون و ڕوانگە بکەم لە ئەنجومەنی باڵای دادگەری کوردستان کۆمەڵی دادگەری کە ماوەی چەند مانگێکە بە ئامادەکردنی ئەم مەراسیمەوە سەرقاڵن و ئەرکیان کێشاوە بە جارێکی تر چاپکردنەوەی کتێبەکەی مامۆستا بە ناوی التعارض والترجيح بين الأدلة الشرعية. وسپاسی هەموو بەڕێزانە بکەم کە ئەمڕۆ لێرە بە پێشکەشکردنی بابەتێک بەشدارن و ئەو بەڕێزانەش کە پێیان نەکراوەیان بە هەر هۆکارێک بێ نەیانتوانیوە ئامادە بن. وەسپاسانەکەینەوە دووبارە و هیوادارین ئەم کۆڕ و کۆبوونەوانە بەردەوام بێ بۆ ئەو کەڵە زانا و ئەو تێکۆشەرانەی کە لە پێناوی ئەم ئیسلامەیە ژیان و تەمەنی خۆیان سەرف کردو و بەخشیوە. دووبارە سوپاسی هەموو لایەکتانەکەم بەخێر بێن سەرچاو. سپاس بۆ بڕێ بەڕێز ئەندازیار کاک زانا عەبدولەتیف واژەی. بروسکەیەکی پیرۆزباییمان پێگەشتووە لەلایەن مەڵبەندی دوی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سلێمانی. دەستخۆشی و سوپاس و پێزانینیان هەیە بۆ ئەنجامدانی ئەم دیدار و چالاکیە. ئێمەش سوپاسیانەکەین، نمونەی برایەتیان زۆر بێت. میوانانی بەڕێز، ئێمە لە بەرنامە و کارنامەی چالاکی ئەمڕۆماندا دوو پانێڵمان ئامادە بوو بۆ قسەکردن لەسەر کەسایەتی و ژیانی زانستی و بەرهەمەکەی و ژیانی سیاسی مامۆستا لەتیفی واژەیی. ئێستا پانێڵی یەکەم دەست پێ دەکەین کە هەر یەک لە بەڕێزان دکتۆر محەممەد بامۆکی قسە لەسەر کەسایەتی مامۆستای واژەیی وەک مامۆستایەکی زانستخواز و پێشەنگی جیهاد دەکات. هەر لە پانێڵی یەکەمماندا هاوکات مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی بەشدارە بێ قسە لەسەر ڕۆڵی مامۆستا واژەیی لە بزوتنەوەی ئیسلامیەکاندا، لە هەر یەک لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی. با بفەرمونون بۆ سەر ستەیج. فەرمونون. باش. مامۆستا تەها بۆم بێنەوە.
زان کاک دەنگ نییە ستاش ئەچینە لای پانێلیستی یەکەم دکتۆر محەممەد بامۆکی قسە لەسەر ژیانی مەلایەتی و زانستی مامۆستا دەکات وەکو زانایەکی زانستخواز و پێشەنگی ڕێگای جیهاد. فەرموو مامۆستا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و بەڕێزان، سەرەتا من دەستخۆشی لە بەشی ئەزمون و ڕوانگەکەم بۆ ئەم دیدارە بۆ جەنابی بەڕێز مامۆستا شێخ عەبدولەتیف بەرزنجی واژەیی بۆ ژیان و هەڵوێست لەسەر کۆمەڵێ بابەت کە پەیوەندی بە بەڕێزیانەوە هەیە. خۆشەویستان، مامۆستا شێخ لەتیف عەبدولەتیف بەرزنجی واژەیی من قسە لەسەر دوو چەمکیەکەم زۆر بە کورتی. یەکەم بەشی زانایەتی و شارەزایی و عالمیەتی و دووهەم بەشی خەباتی سیاسی و جیهاد و تێکۆشانی لە پێناوی ئیسلام و ئەم میلەتەدا. مامۆستا شێخ عەبدولەتیف هەر لە سەرەتاوە خۆی زانا بووە، باوکی زانا بووە، باپیرە و بنەماڵەکەی هەر زانا بوون و ئیجازەی عیلمیان هەبووە، مەدرسە و فەقێ و قوتابخانەیان هەبووە. واتە خۆی و بنەماڵەکەی بە سلسیلەیەکی عیلم و زانست هاتووەتە خوارەوە کە لە خۆیشیا دەرەکەوێ کە تۆزە دوای تیشکە خەمەسەری کە بەڕاستی زانایەکی زۆر گەورە بووە، زۆر زانا بووە و ئەتوانە بڵێم تا ئەنازەیەکی باش لە مامۆسا و مەلا و زاناکانی سەردەمی خۆی جیاوازی هەبوو. یەکەم ئەم مامۆستا بەڕێزە خوێندنی سەرەتایی وەکو سەردەمی خۆی بە فەقیەتی و کتێبە سەرەتایەکان و لای باوکی دەست پێ کردووە. دواتر چووەتە لای مامۆسایانی تر و بە تایبەتی مامۆسایە کە مامۆستا مەلا جەلالی ناوبووە کە کوڕی خاڵی باوکی بووە، لای ئەو زۆرێکی خوێندووە تا بۆتە مستەعید، بە کوردی پێڵێن مستەعی، و دواتر لای مامۆستا مەلا عارفی خورماڵی ئیجازەی وەرگرتووە و لە ژیان نامەکەیشیا باس کرا کە چووەتە هەڵەبجە هەم بۆ ئیجازەی پۆلی 12 وەرگرتووە و دواتر مەسەلا ئیجازەشی لای مامۆستا ئیجازەی مەلایەتی و عیلمێتی وەرگرتووە. بەو شێوە دەستی پێ کردووە مامۆستا تا گەشتووەتە ئەوە جارێکی تریش ئیمتیحان و تاقیکردنەوەیکی داوە بۆ تاعینبوون و ئەوە وا بووە لە کۆنا وا بووە لە 50-60ەکانە وا بوو هەر مامۆسایەک ئەگەر مزگەوتێک شوێنێک شاغیر بوو بێ کە تەعینات دەستی پێ کردووە بوو کۆمەڵێ مامۆسای ئیمتیحان و تاقیکردنەوەیان کردو هەر کەسێک دەرەجەکەی باش بوو بێ تەعین کرا و دامەزراوە لەو مزگەوت و لەو شوێنە. بۆیە ئەویش دائەمەزرێ لە مزگەوتێک لە منتیقەی بازیان لەوێ ئەبێ تا فترەیەک دواتر درێژەدان بە خوێندن و گرنگیدان بە خوێندن و ئیدامەدان بە خوێندن وای لێکا کەواکو جەنابی تەشریفی بچێ بۆ بەغا لە کولەی ئیمام عەزەم وەربگیرێ و کولەی ئیمام عەزەم تەواو بکە لە ساڵی 71 کۆتایی بە کولێ دێنێ و شادەی بە کالۆرەسی کولەی ئیمام عەزەم وەرەگرێ و دووە ئەوە هەر لە بەغا لە کولەی ئاداب بەشی علوم قورئان ماجستێر بەدەست ئێنێ و ڕسالەی ماجستێرەکەشی ئەو کتێبەیە کە التعارض والترجيح بين الأدلة الشرعية ككتابك براسي مامۆسایانی شارەزا، مامۆسایانی ئەو سەردەمەی زۆر مەلا و زۆر خوێنەواری زانکۆکانی بەغا وەکو دکتۆر حەمەد ڕشتی عولەیان، دکتۆر محسین، ئەمانە شهادەتی زۆر گەورە و بەرز بۆ مامۆستا شێخ عەبدولەتیف دەن کە یەکێک لە شهادەتەکان ئەوەیە کە مامۆستا عەبدولکەریم بێتواتەیی ئەڵێ ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ بە دکتۆر حەمەد کوبەیسی وت
کە دکتۆر حەمەد کوبەیسی بە قسەی شاهید عیانێک کە مەلا فاتحی برام لەوێ لە حوزوری هەبووە لە مناقەشەی ڕیساڵەی ماجستێرەکەیە ئەو دکتۆر حەمەدە ئەڵێ پێم وت وەڵام مامۆسا گیراوە لە سلێمانی ئەو کاتە مامۆسا کە حیزبی بەعس ئەیگری ئەمن ئەیگری ئەوش ئەڵێ زۆر خەفەتی بۆ خواستی ئەڵێ داخەکەم ئێمە بەتەما بووین زانکۆیەکی ئیسلامی بکەین و مامۆستا شێخ عەبدوڵەتیف بکەینە بەرپرسی ئێ حەمەد کوبەیسی یەکێکە لە زانا گەورەکانی عێراق یعنی معهد الأئمة والخطباء دوای بۆ كلية الأئمة والخطباء لە زمانی سەدامە ئەو عەمیدی بوو و یەکێک بۆ لە زانە گەورەکانی عێراق ئەوەڵێ بەتەما بووین زانکۆیەکی ئیسلامی بکەینەوە ئەو بکەینە ڕئیس و بەرپرسی ئێستا ئاوا گیراوە بەڕاستیەوە جێی خەفەتە یان دکتۆر ڕوشتی عولەیان کە یەکێکە بێ لەو کەسانی مناقەشەی ڕیسالەکە یەکەن ئەڵێ سیر ئەم تعبیرە بکە ئەم قسە بکە و گەورەی مامۆستا شێخلەتی ببینە کاتێک کە مناقەشەیەکەن ئەڵێ خەڵکینە بە ئەوانی بەشداری مناقەشەکەی ڕیساڵەی ماجستێرەکەی مامۆستاکەن ئەڵێ ئێمە ئێستا مناقەشەی ڕیسالەی تەڵەبەیەک ناکەین تەڵەبەی ماجستێرە ئێمە ئێستا لە بەردەمی زانایەکی گەورەی ئیسلاما وەستاوین و دانیشتوین وەک زانایانی ماوەڕاء نەهر زانایانی ماوەڕاء نەهر عولەمای حەنەفیە دوو بەش بوون بەشێکیان عولەمای عێراقن بەشەکەی تریان عولەمای ماوەڕاء نەهر یعنی ئەوانش لەوانەی بەغا ئەگەر زیاتر نەبن کەمتر نین ئەو دکتۆر ڕوشتی عولەیان مامۆستا شێخ عەبدوڵەتیف ئەشوبهێنێ بە یەکێ لە عولەمای ماوەڕاء نەهر یعنی تر توانی بڵێ زاناترین کەسی ئەو سەردەمە یان ئەوەی کەواوەکو مامۆستا عەبدولقادر بەحرەکەی ئەڵێ لە کۆڕێکی عیلم و زانستا بوو من وتم مامۆستا شێخ عەبدوڵەتیف ئوسولی ممتاز یعنی لە عیلمی ئوسوڵا زۆر شارەزایە زۆر زانایە ئەڵێ ئەو مامۆستا شێخ محەممەد مەحروز مدەڕیسە فەرمووی نا بەڵکو مامۆستا شێخ عەبدوڵەتیف ممتاز في جميع الفنون لە هەموو عیلمەکانە زۆر شارەزایە زۆر بەڵەدە ئەمە شەهادەتی مامۆسایەکی بە عیلم و زانست مامۆسای ناسیوە ئەو عەرەبە و ئەم کوردە ئەو خەڵکی بەغا و عێراق و ئەم خەڵکی کوردستان و ئەم وڵاتەیە لەبەرەوە مامۆستا شێخ عەبدوڵەتیف بەڕاستی خوای گەورە لێی خۆش بێ و پلەی بەرزتر بێ زۆر زانا بووە و زۆر شارەزا بووە وەک کتێبەکانیشی کە نووسیوێتی ئەو کتێبی تەعاڕوض و تەرجیحە مامۆستایش فەرمووی مامۆستا عەلی باپیر لە بەشێک لە زانکۆکانی عالەمی ئیسلامی ئاخوێنرێ و ئەو کەسانی کە شارەزای ئوسوڵی فیقن و مامۆستای زۆر شارەزان هەمویان دان بەواڵێن من ئەم قسەشم بیستوە دەماودەم بەس سەنەدەکەی ملانی ئەڵێن یەکێک لەوانەی کە مناقەشەی ئەم ڕیسالەی مامۆستای کردووە لە لیجنەی مناقەشەکە و توێتی ئەم کتێبی تەعاڕوض و تەرجیحە حەقی هەیە ڕیسالەی دکتۆرا بە ئیجازەی دکتۆراشی پێ بێ یعنی ئەم ڕیسالە ئەوەنە بەقوتە نەک بۆ ماجستێر حەقی دکتۆرا پێدانیشی هەیە ئەوەنە ڕیسالەیەکی جوان و بەهێز و ڕێک و پێک و عیلمیە پاشان گەورەی مامۆستاش لەوایە لە خزمەتی کۆمەڵێک زۆر مامۆسای بەڕێز و شارەزا و زانا خوێندوێتی ئیسفادەی لێکردوون لەوانە باوکی کە زانایەکی گەورە بووە مامۆستا شێخ عارفی خورماڵ کە مەشهورە زۆر مەلا بووە مامۆستا مەلا ساڵحی هەڵەبجەی مامۆستا مەلا ساڵحی گەورە تریفەیی کە ئەوی ژێکێکە لە مامۆستا هەرە گەورەکانی ئەم کوردستانە بۆ خوای گەورە لێی خۆش بێ مامۆستا شێخ محەممەدی خاڵ مامۆستا عەبدوڵای چرۆستانی کە باژمەلا بووە لەم سلێمانیا مامۆستا عەبدوڕەحیمی پەرخی کە ئەویش زانایەکی زۆر گەورەی خوا لێی خۆش بێ لە بەغاش دکتۆر حەمەد کوبەیسی محەممەد ڕەمەضان کە کوردە و خەڵکی کەرکووکە دکتۆر هاشم جەمیل کە خەڵکی فەلوجێ و زۆر زانایەکی گەورە بووە لەگەڵ دکتۆر مستەفا زەڵمیە ئەمانە مامۆستایان پیاوە بوون کە خۆشی زۆر زانا بوو بێمە سەر کتێبەکانی مامۆستا کۆمەڵە کتێبی زۆرێ بە نامیلکە و بە کتێبە گەورەکانی و بە هەندێ تەحقیقاتۆ مامۆستا کتێبەکانی ئەچنە دەوری 90 کتێب و نامیلکە و تەحقیق و بەحث نووسینی هەیە کە بەڕاستی هەمویان بەشێکی زۆریان زۆر شتی گەورە و گرنگ و عەجایبن وەکو مامۆستا عەلی فەرمی ئەگەر خوای گەورە تەمەنی بە مامۆستا بدایە ئێستا بە سەدان کتێب و بحوث و دیراسات و شتی جوانتری هەبوو بەڵام ئەو ئاەتە مبارەکە کە هەر کەسێک هیجرەت کا لە ڕێی خوا و دوایە کا بمرێ خوای گەورە بە شەهید قبوڵێکە ئینشاءڵڵا مامۆستا
ڕێگەی جیهاد و خەبات و تێکۆشانی لە پێناوی ئیسلام و میلەتەکەی گرتووەتە بەر و لەو ڕێگەشە لە ئەرزی هیجرەت و مەهجەر وەفاتی کردووە ئینشەڵڵا مامۆستا پلەی شەهیدیشی بەدەست هێنا و دەستکەوتووە. خاڵی دووهەم کە کارکردن و ئیشکردنی مامۆسایە لە مەجای سیاسی و جیهادیە بە تایبەتی جیهادیەکەیە. مامۆسا دوای ئەوەی کە لە بەغا ئەگەڕێتەوە و لە زانکۆی سلێمانی ئەبێ و لە سەلاحەدین و دواترێتە سلێمانی زۆر زەختی لەسەر بێ لەلایەن بەعسەوکە قسەی حەقەکە ئەوشتەڵێ بۆیە لە زانکۆ خۆی نەقڵەکە بۆ ئەوقاف لە مزگەوتی عەلی کەمال لەبێتە ئیمام و خەتیب. لەوێ شوەندێ قسەی حەق و وتارەدا و دەرسی هەیە و تێکەڵاوی خەڵکەکە و وەکو مامۆسایانی نزیکیشی باسییان کرد پەیوەندیشی بە ئەو ڕێکخراوە ئیسلامیە سڕیەوە هەبە لۆ کاتە ئەم لێرە بۆ ئەوان مامۆستا شێخ محەممەد جەماعەت لە بەشی ڕۆژهەڵات بوون بەعس ئەیگرن لە ساڵی 85 بۆ ماوەی 80 ڕۆژ سژنە بێ مامۆستا بێ ئەوە هیچ ئیعترافێ بکە هیچ تەنازولێ بکە هیچ وەکوڵێ نەرمیەکی تیا ببیندێ دوا ئەوە کە بەرە بێ لەسەر ئیشەکەی بەردەوامە بێ ئەو نامەی کە بۆی دێ ئەو نامە وەکوڵێ هەندێک گرفت دروستەکە لەوە چێ مامۆستا وەزعەکەی کەشف ببێ و بەعس و ئەمن بیگرن بۆیە پێش ئەوەی ئەمن بکەوێتە خۆی و مامۆستا بگرن یا ئیجرئاتێ بکەن مامۆستا بە خۆی و بە خانەوادەکەی و بە کۆمەڵێ دۆست و برادەر و ئەو کەسانی کە علاقەی تەنزیمی بۆ لەگەڵیانە کۆچەکەن و هیجرەتەکەن بۆ بەشی ڕۆژهەڵات و دواتر لەوێ مامۆستا لەگەڵ مامۆستا شێخ محەممەد و باقی برایانی تری مجاهیدا کە لەوێن جەنابی مامۆستا یەکسەر مامۆستا شێخ محەممەد تەنازولەکە ئەیکەنە ڕابەری ئەو پەیوەندی ئیسلامیە کە لەوێ هەیە و دواتریش بەردەوامە بێت تا مامۆستا مەلا عوسمانە ڕاو بزوتنەوە ئیسلامی دروستە بێ و دواتریش ئەوش تەنازولەکە بۆ مامۆستا و ئەبێتە مەکتەب سیاسی و لە پلەی مەکتەب سیاسی بزوتنەوەی ئیسلامی ئامێنێتەوە تا ساڵی 92 کە بەو حادیسە وەفاتەکە و دنیا بەجێڵێ خۆی گەورە لێ خۆش بێت. بەڵام مامۆستا لە هەموو ئەم ساڵانە چ ئەو کاتی لە سلێمانی بۆ چ دوای ئەوە ئەچێتە سلێمانی یعنی لە 86ەوە بۆ 92 مامۆستا بەردەوام لە کاری جیهادی و دەعوە و بانگەواز و ئیشکردن لەناو پەیوەندی ئیسلامی لەناو حرەکەی ئیسلامیە بەردەوام بێ کارەکە کە من ئەمەوێ لێرە تیش بخەمە سەر یەک خاڵ ئەوش ئەوەیە لە مێژووی ئیسلامە کۆمەڵی عولەمای گەورە لە شێخ شامیلی داغستانیەوە تا شێخ سەعیدی پیران تا قازی محەممەد تا زۆرێ لە مامۆستا و مەلاکان مامۆسایانی کوردستان کە ئەمەیان کردو مامۆستا شەغڵەتی بەڕاستی یەکێکە لە سەر مەشقەکان پێش ئەو مامۆستا شێخ محەممەد ڕەحمەتی خوای لێ بێ خوا لێ خۆش بێ مامۆستا مەلا عوسمان و مامۆسایانی هەڵەبجە بەڵام مامۆستا شەغڵەتیفیش یەکێکە لە پێشەنگەکان یەکێکە لە گەورەکان کە بەڕاستی لەو کاتا زۆر لێ بڕانە تۆ مامۆسایەک بی معاشی باشت هەبێ جێگە و ڕێگەت هەبێ ژیانت خۆش بێ هەموو ئەم شتانە دەست دیالگری لە پێناوی سەرخستنی ئیسلام و قبوڵ نەکردنی زوڵمە وڵاتی خۆت بەجێ بێڵی و ڕێگەی غوربەت و هیجرەت و بەناو شاخ و داخ و لەوانەیە تووشی کەمین بێ تووشی عسکەر بێ تووشی ئەمن بێ ئەگەر خوانە خواست ناجح نەبێ لە سەفەرەکە ئیتر خۆی و ماڵ و مناڵی هەمووی تیا بچن ئەمە ئەگرێتە بەر و ئیدامەش بەو ڕێگەدا تا سەرنێتەوە و وەفاتەکە بەڕاستی ئەمە زۆر گەورەیە ئەم مامۆستا توانێتی سنەتێکی گەورەی پێغەمبەران و بانخوازانی ڕێگەی خوا کە دیفاع لە مەزلوم و قبوڵ نەکردنی زوڵم و یارمەتیدانی فەقیر و هەژار و مەزلومینە و لەسەروی هەمووشیانەوە سەرخستنی دین و ئاین لە پێناوی ئاینە تۆ هەرچی وڵات و نیشتیمان و مەسلحەتی شەخسی و عایلەیە گشتی بخەیتە لاوە ڕێگەی هیجرەت و جیهاد و خەبات و تێکۆشان بگریتە بەر بەڕاستی مامۆستا یەکێکە لە پێشەنگە جوان و بەرز و ناوازەکان کە ئەم ڕێگەیە گرتووەتە بەر و ئەم ڕچەیە شکاندووە و بەم ڕێگا ڕۆشتووە کە لە کاتیوا زۆر کەسی تر هەبووە چ لە مامۆسایانی ئاینی چ لە خوێنەوارەکانی تر لە مامۆسای زان کۆلەمە هەمووی بۆ خۆی دانیشتووە و حەقی نەبوو بەیچۆ و خۆی بێدەنگ کردووە. خوای گەورە لە مامۆستا و لە ئێمە و لە هەمووش خۆش بێ و خوای گەورە پلە و پایی بەرزتر کاتۆ لە بەهەشتا و ئەو وەفاتەش کە کردوێتی مادەم لە هیجرەتا بوو و لە ڕێی خوا بووە ئینشاءڵڵا خوای گەورە بە شەهیدی قبوڵ کرد بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته. السلام. سپاس بۆ دکتۆر محەممەد باوەکی بەرلەوەی چینەگای وتارەکەی یا پانێڵەتی مامۆستا نەورەسی ئەمانەوێت لێرەوە بە خێراتنی کاک حاجی کامیلی حاجی عەلی بکەین یەکێک لە هاوڕێ و هاوبیر و دامەزرێنەرانی بزوتنەوەی پەیوەندی کە لەگەڵ مامۆستا عەبدولەتیفی واژەییدا بووە
داوای لێبوردنی لە یەکەی نەگەل لە سەرەتاوە بیرمان چوو بێت بە خێراتنی بکەین و لێرەوە پێویستە ئێمە شان بەشانی باسکردنی مامۆسا عەبدولەتیفی واژەیش باس لە هاوڕێ و هاوسەفەری نزیکی کاک ئیبراهیم ئەحمەد بکەین کە لەگەڵی لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆچی دوایی کرد بە خێراتنی خانەوادەکەی ئەوان و تەواوی ئەو بەڕێزانەش ئەکەین کە لەگەڵ مامۆستا تا لە ژیاندا بووە ئەرکیان کێشاوە و پێزانین و ڕێزلێنانمان بۆ هەمویان ئامادەیە. ئێستاش ئەچینە لای وتاری بەڕێز مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی کە هاوبیر و هاوسەنگەری مامۆستا بووە لە دوو بزوتنەوەی ئیسلامیدا پێکەوە بوون لەسەر ڕۆڵی مامۆستا عەبدولەتیفی واژەیی لە بزوتنەوە ئیسلامیەکاندا با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. دنگه بسم الله الرحمن الرحيم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. صدق الله العظيم. سپاس و ستایش بۆ پەروەردگاری باڵادەست، درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەری خۆشەویست و ئالوبەیت و یار و یاوەرانی و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئامادەبووانی بەڕێز مامۆسایانی سەروەر، سڵاوی خوای گەورەتان لێبێت. هەروەها سڵاو و ڕێزم بۆ خوشکانی بەڕێزیش کە بەشدارن لەم دیدارەدا. جێی خۆیەتی کە سوپاسی بەشی ئەزمون و ڕوانگەی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بکەین بۆ ئەو خزمەتانەی کە پێشکەشیەکەن، بە تایبەتی ئەم خزمەتەی ئێستایان، ئەم دیداریان کە ئەرکی ئامادەکردن و چاپکردنی کتێبە شاکارەکەی جەنابی مامۆسای پایەبەرز التعارض والترجيح بين الأدلة الشرعية کە بەڕاستی شاکارێکی گەورەیە، شاکارێکی جوانە لە ئوسوڵی لە علومی ئوسوڵی فقها ومێدەوارین کە خوای گەورە پاداشیان باتەوە. بەڕێزان و خۆشەویستان، بەندیان سەرپشک کرد کە لەبارەی جیهاد و خەباتی جەنابی مامۆساوە قسە بکەم. بەڕاستی من وا ئەزانم ئەو ڕۆژەی کە فەقێک ئەچێ بۆ خوێندن بۆ ئەوەی کەوا زانست وەربگرێ، علم فێر ببێ، ئیسلام فێر ببێ، بەڕاستی خۆی لە خۆیان جیهادێکی گەورەیە. من زۆر جار لەگەڵ مامۆسایانی بەڕێزا دانیشتوم باسی ڕۆژگاری ڕابردووی خۆیانیان کردووە کە فەقێ بوون. یەکێ لەو باسانەی کە بۆتان باسەکەم، فەقەیەک مامۆسایەک فەرمووی فەقێ بووم لە مالومە. ئەمیست گەڕێمەوە بۆ سلەیمانی دار بوو، مناسبەی جەژن بووە. وتی جووتە پێڵاوم هەبوو پەرژینێکی قایم بێ، پێچامەوە و خسمە باخەڵم، دنیاش تەڕوتوش بوو. ترسی ئەوم هەبوو ئەگەر پێڵاوەکانم لە پێکەم تا ئەگەمن سلەیمانی پێڵاوەکانم بدڕێ و لە شارە بە پێخاوەسی بخولێمەوە. جا بەڕاستی ئەمە تۆ بیری لێ بکەرەوە، سەرنج بە لە ڕۆژگارێکی تەڕوتوشیە لە مالومەوە بەو هەموو ڕێگا ناخۆشەدا، خۆ ڕێگای چیمەن نەبووە و گوڵزار نەبووە، جادەی قیریش نەبووە، بەنا ئەو هەموو چەو و بەرد و تاشە بەردا تۆ پێ هەڵگرە و بێ بۆ سلێمانی. ئایا ئەمە جیهاد نییە؟ ئەزانن ئەو مامۆسایە کێ بوو، ئەو فەقێیە کێ بوو؟ مامۆسایەک بوو پیانەوت مامۆسا مەلا مەحموودی ئازادی، خۆشی تەشریفی لێرەیە. هەمومان دوعای خێری بۆکەین کە ئینشاءڵڵا خوای گەورە سەحەتی پێ عەتا کاتەوە، جا لە جاران چاکتر و باشتر ئینشاءڵڵا. بەڕێزان، جەوهەری هەر ئینسانێک، هەر مرۆڤێک لە سەرزەمینێک و لە زەمانێکە لە ناو ڕووداوگەلێکە دەرەکەوێت و خۆی ئەنوێنێ. ئێمە وەتاین لە دیداری مامۆسایەکی پایەبەرز کە ئەو بەڕێزانە باسییان کرد، بەڕاستی لە زۆر گۆشە و کەناری ژیانیەوە تیشتیان خستە سەر. ئەو مامۆسا بەڕێزە مامۆسایەکی عالم و زانا بوو،
من هەر لە کۆنەوە ئەم ناسی بەڵام زیاتر لە ساڵەکانی لە هەشتاکانەوە بە تایبەتی لە 82 من بە خزمەتی گەیشتم بە زۆری چۆی ماڵمان هەبوو منەچوم بۆ خزمەتیان ئەوان تشریفیان هێنا من دیم ئەم پیاوە بەڕاستی جگەلەوەی کە عالمێکی گەورێ و پایە بەرزە مرۆڤێکیشە ڕۆحی جیهادی تایە بەڕاستی ڕاستیان کردووە کاتێک کە مامۆسایانی پایە بەرز مامۆسایان بە گشتی پۆلێنەکەن ئەڵەن سێ جۆر مامۆسامانەیە جۆرێکیان لە مەداری تاریخە هەروە بووە لەگەڵ دەسەڵاتە بوون بە کورتی دینی خۆیان فرۆشتووە بە دنیای خەڵک بۆی کە خۆش بژین ئەمە دەستەیەک بوون دەستەیەکیش وەکو مامۆسا دکتۆر ئاماژەی پێکرد کەسانێ بوون کە بێخەم بوون چی ئەگوزێرێت چی ڕوئەدا لە دەوروبەریانە خۆیان بەخاوەنی نەزانیوە ئەمەش دەستەیەکی تر لە زانایان بەڵام دەستەیەکی تر هەن کە لەسەر خەتی پێغەمبەران و خەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و صلوات و سلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران ئەوانن کە بەڕاستی لە بەرابەر زوڵم و زۆرە ئەوەستن و لە بەرابەر داگیرکەرانە ئەوەستن و قەت ناچەمێنەوە لە بەرابەر باتیلە وەکو ئیقباڵی لاهوری ئەفەرمێت هەرچی حەق باشد چوجان ئەندەرتەنەش خەم نەگەردێت پیشی باتل گەردەنەش هەر کەسێ حەق لە لاشەیە بێ وەکو چۆن ڕۆح لە لاشایە ئەوە هەرگیز ئەو ئینسانی کە حەق لە وجودیا بێ لە بەرابەر باتیلە ملنەوی ناکە و سەرکەس ناکە مامۆستا جەنابی مامۆستا شەخلەتیف لەم پۆلەیەکە لەسەر خەتی پێغەمبەران و خەتی محەممەد المستەفا حرەکەتی کرد مامۆستای بەڕێز کاتێکە تەمەنی 19 ساڵانە بێ و خوێندن تاوەکە لە حوجرەکانە حتا چێتە هەڵەبجە لێش شەهادەکەی بۆ تعدیلەکەن بە شەهادەی دوانسەی ئەو کاتەکە مقابلی شەهادەی ئەعدادی بووە لەوەها ڕۆژگارێکە شۆڕشی ئەیلول دەست پێیەکات شۆڕشی ملەتی کورد لە کوردستانی عێراقا دەست پێیەکات حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق لە ڕژێمی قاسمەوە تا ڕژێمی بەعسی 63 تا ڕژێمی عارفەکان عەبدولسەلام و عەبدوڕەحمان تا ئاخریان ڕژێمی بەعس ئەمانە بەڕاستی قین و ڕق و شۆڤێنێتی خۆیان لە ئاگر و ئاسن و بارود باران بەسەر خاچی کوردستانە دێ هات سوتا ئێستا لەوانەیە بەشێک لەوانەیە کە گەنجن جوانن ئەوانیان نەدی بێ بەلایانی کەم ئەو کەسانە لەوانێت دەرکی ئەو ڕۆژگارە بکەن کە تەمەنیان لە 65 ساڵ کەمتر نەبێت لەم کۆڕە بەڕاستی ڕۆژگارێکی زۆر ناخۆش بوو میلەتی کورد لە زیلەتا بوو لە ناڕەحەتیا بوو بەدەست ئەم ڕژێمە خوێنمژانەوە کە ئاخریان ڕژێمی بەعس بوو تاوان و جینایەتی گەیان دەترۆپک بە تایبەتی پاش ئەو ڕێکەوتنە نەگریسەی ساڵی 1975 کە پیلانێکی گەورەی نێودەوڵەتی بوو بەسەرکردەی ئەمریکا کە هاتن دانیشتێکیان ساز کرد بۆ لە جەزائیر بە سەرپەرشتی هەواری بۆ میدێن بۆ سەدام حوسەین و حەمەڕەزای پەهلەوی شای ئێران بەڵێ لێ گەیشتن ئەو ئیتیفاقە کە ئیتیفاقی جەزائیر مەشهورە بە پێی ئەو ئیتیفاقەی تر میلەتی کورد بەڕاستی شۆڕشەکەی کوژایەوە چونکە سەنەدێکی نەما لە دنیادا کە پشتیوانی میلەتی کورد بێ میلەتی کورد وەکو کەسێکی بێکەس مایەوە لە ساحەدا ڕژێمی بەعس بە هەموو شێوەیە بە هەلی زانی کە سزای میلەتی کورد با کاتێکە میلەتەکە چەک بووە شۆڕشی نەماوە زیاد لە 4500 دێ و گوندی لە کوردستانە سووتان 77 شار و شارۆچکەی کاول کرد میلەتەکەی بە کولی بە تەواوەتی زەلیل کرد زۆر جار من ئەڵێم ئەگەر میلەتی کورد هەمووی لە قاڵبی ئینسانێکا کۆبوو بایەتەوە و لێت پرسە حاڵی چۆنە دیار بوو ئەو شعرەی ئەوت کە ئەڵێ نیمە ئاواڵێ لە گۆشەی بێکەسیدا خەم نەبێ چاکە ئەو لێرەش وەفای هەر ماوەسایەی کەم نەمێ ڕۆژگارێک سپڵ بۆ من بۆسەیەکی نایەوە نەمدی هەر تیرێکی دەی هاوێ بەرەو سینەم نەبێ لاپەڕەی ژینم هەمووی هەڵدەیتەوە تێیدا نییە باسی فرمێسک و هەناسە و شیوەن و ماتەم نەبێ شادی جارێکی بە میوانی نەهاتۆتە دڵم ڕەنگە خەڵوەت خانەی خەم شوێنی نامەحرەم نەبێ
دیارە کوردستانی ئێمە خەڵوەتخانەی خەم و پەژارە و مەینەت بوو لە بەرابەر ئەو هەموو مەئساتە ڕژێمی بەعس بە سەدان جاسوس و پیاوخراپ و ڕێکخراوی بەعسی بە شار و گوندی کوردستانە بڵاو کردەوە ئەو کاتە زوڵم و زۆر و زیلەت گەیشتە ئەو پەڕی بەدەیان گەنجی ئازادی خوا ئەبرا بۆ گرتوخانەکانی ئەبوو غرێب و بۆ گرتوخانەکانی مووسڵ و قەسابخانەکانی ئەو دوو شوێنە کە جاری وا هەبوو لە ڕۆژی جەژنە دەستەیەک کەسیان هێنایە کە ئیعدام کرابوو بەدەستی ئەو ڕژێمە بەڕاستی ئەو ڕژێمە ڕژێمێکی خوێناوی بوو ڕژێمێکی زاڵم بوو جا لەوەها ڕۆژگارێکە ئەو لایەنانەی کەوا دووبارە دەستیان کردەوە بە مقاومەت و دروست بوونەوە هەمویان هەڵگری بیری مارکسی بوون لەوەرەوە موسڵمانانی ئەو کاتە چەند مامۆستایەکی زانای ئاینی و چەند ڕۆشنبیرێکی موسڵمان کەوت نەخۆ بزوتنەوەیەکیان پێکێنا بە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانی عێراق بۆ کردیان بە چەترێک بۆ ئەو کەسانەی کەوا ئەیانەوەی لە ڕێی ئیسلامە و لەژێر ئاڵای قورئان و ئیمانە جیهادکەن جەنابی مامۆستا شێخ لەتیفیش لە ساڵی 82 من زۆر لە خزمەتیدا دانیشتم و باسی ئەهداف و ئامانجەکانی ئەم بزوتنەوەیان بۆ ئەکرد ئەو ئامادەیی نیشاندا و دیارە هاتە ڕیزی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و دیارە ئەو کاتانە لە نەقڵ بوو بۆ هەولێر و لە ئاخرا لە ساڵەکانی 83 ینی بوو بە مەرجعێکی متمانە پێکراوی برایانی ڕێخستنمان لە شاری هەولێر دوایە ئەو بۆکو مامۆسایان ئیشارەتیان پێکرد ڕاژەکەی گواستەوە لە زانکۆ بۆ وەزارەتی ئەوقاف و بوو بە ئیمام و خەتیب لە مزگەوتی عەلی کەمال لەوێش بەڕاستی کەوتە هەوڵ و کۆشش لە پێناوی هاندان و جۆشدانی خەڵکی کوردستان خەڵکی موسڵمانی مەنتیقە و دەور و پشت بۆ جیهاد و خەبات لە پێناو لە ڕێی خوا و بۆ ئەوەی کەوا هێزێکی ئیسلامی بەقووەت دروست کرێ لە بەرابەر داگیرکەران و نەیارانی ئیسلامە ئەوە بوو کە لە نەتیجەی چالاکی و هەوڵدانی دیار و ڕژێمی بەعزگرتی زیاد لە 3 مانگ لە گرتوخانەی ئەبوو غرێب هێشتیانەوە دوای ئەوە کە بەربوو هیچی لەسەر سابت نەبوو بە ڕسمی هاتۆ دووبارە ئیدامەی دا بە خەبات و هەوڵ و تێکۆشانی چالاکیەکانی گەیشتە ڕادەیەک ئێمە کە لە قیادەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتا بووین لە کوردستانی ڕۆژهەڵات بەپێ ئەو هەواڵانەی کە بۆمانە هات کە مەترسی لەسەر ژیانی جەنابی مامۆستا زۆر زۆرە لەبەرەوە بڕیارماندا بە خەتە شیرینەکەی جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ڕەحمەتی خوای لێبێ نامەیەک بنووسێ بۆ جەنابی مامۆستا و دعوەتی کا بە ڕسمی کە بێتە دەرەوە ئەو بوو کە جەنابی مامۆستا بە خاو و خێزان و تەشریفیان هێنا و هیجرەتیان کرد بەڕاستی هاتنی مامۆستا بۆ ئەوێ بە نیسبەت بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی یەک مەکسەوی گەورە بوو چونکە مامۆستا تەنها لەسەر دەور و پشت و سلەیمانی و کوردستانە ناو شۆرەتی نەبوو بەڵکو مامۆستا بە حکمی ئەوەی کەوا مدەڕیس و ئوستاز و لە کولیەی ئیمام عەزەم بەشێکی زۆری ئیمام و خەتیبەکانی هەموو سەراسەری عێراق لەوێ تەخەڕوجیانە کرد لەبەر ئەوە جەنابی مامۆستا تیشک و ئیشعاعی بە هەموو عێراق بڵاو بۆ هاتنی ئەو بۆ ناو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی مەکسەبێکی گەورە بوو بۆ موسڵمانان بەڕاستی دوای ئەوە ئێمە بینە سەرباری ئەوەی کە باسی ئەوەی کە جەنابی مامۆستا چۆن هات تەشریفی هێنا بەو شێوەیە کە باس کرا بە ناڕەحەتی بە ئەو کات جەنابی خوا لێی خۆش بوو جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ڕابەری بزوتنەوە بوو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو بە هەردوو دۆست پۆستەکەی خۆی پێشکەش کرد بە جەنابی مامۆستا و لە کۆنگەرەی دووهەمە بڕیاردرا لەسەرەوەی کە جەنابی مامۆستا شیخ عەبدولەتیف ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە بەو شێوەیە ئیدامەی دا بەکار و هەوڵدان و خەبات تا لە دەڤەری شارەزور و دەڤەری هەورامان و هەڵەبجەوە مامۆستایانی ئاینی و خەڵک و جەماوەرێک ئاپۆرێک هیجرەتیان کرد ئەو کاتە ئێمە مامۆستا شێخ عەبدولەتیف ڕابەر بوو لە پێشوازی مامۆستایانی بەڕێزە وەکو حرمەت و ڕێزلێنانێک بۆ جەنابی مامۆستا مەلا عوسمان واسی لە پۆستەکەی خۆی هێنا تەقدیمی کرد بە جەنابی مامۆستا عوسمانی هەڵەبجە مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز کە بەڕاستی ئەم هەڵوێستە تەنها مەگەر لەو کەسانەوە بۆشێتەوە کە پەروەردەی ئەو قورئانە پیرۆزەن کە فەرموێ تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا والعاقبة للمتقين بەڕاستی وازهێنان لە پۆست و دەسەڵات
مەگەڕی لە ئینسانی مسلمان بۆشێتەوە کاتێک کە ئازانێت کەسێک هەیە لە تەنیشتەوە لەو زاناتر لەو کارامەتر لەو ئاگا بە قابلیتتر واز دێنێ لە پۆستەکەی و پێشکەشێکە بەرحاڵ مامۆستای دامی هەبوو لە کارەکانی خۆیان پاش ئەوە وەکو جێگرێک لە بۆ مامۆستا مەلا عوسمان مایەوە لە ئەندامی مەکتەبی سیاسی بوو تا ئەو ڕۆژەی کە وەفاتی کرد بۆ حادیسە دڵتەزەنەی کە مامۆستایان ئیشارەتیان پێکرد بەڕاستی ئێمە لێرەوە هەزاران درود و سڵاو ئەنێرین بۆ گیانی پاکی ئەو عالمە پایە بەرزە کە ژیانی هەمووی خەبات و تێکۆشان و کۆشش بوو لە پێناوی بەرزکردنەوەی ئاڵای ئیسلامە یا ڕەبی خوایە بە لوتف و کەرەمی خۆت لەگەڵ پێغەمبەرانە حەشریکەی لە ئەعلا علیینی بەهەشتا ئێمە شادکەی بۆ مەقامانە في مقعد صدق عند مليك مقتدر والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ هەر یەک لە بەڕێزان دکتۆر محەممەد بامۆکی و مامۆستا عەبدوڕەحمان نەورەسی لەسەر پێشکەشکردنی دوو بابەتی بە پێز لەسەر کەسایەتی مامۆستا عەبدولەتیف واژەیی سپاسیانەکەین. بەڕێزان بەر لەوەی بچینە لای پانێڵی دووەم مامۆستایان فەرموو تەشریف. بەڕێزان بەر لەوەی بچینە لای پانێڵی دووەم دوو بروسکەمان پێگەیشتووە لەلایەن سنتەری ڕۆشنبیری گۆران لە شاری سلێمانی سوپاسیانەکەین دەستخۆشیان هەیە و مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە دەستخۆشی و پێزانینیان هەیە سوپاسیانەکەین. لێرەوە دوعای خێر ئەکەین بۆ مامۆستا مەلا مەحموودی ئازادی کە ئێستا لێرە تەشریفی خوای گەورە بە نەخۆشیێکی قورس تاقی کردوتەوە یەکێک بووە لەوانەی لە سەرەتاکان کە چووە بانگێشتی مامۆسای واژەیی کردووە بۆ ناو ئەم بزوتنەوەی لە ناو خۆدا و دوعای خێر بۆ کاک حەسەن سنکێیی دەکەین کە ڕۆڵی بینی لەوەی کە لە هاوڕێ و هاوکاری مامۆستا بوو لە ناوچە مەترسیدارەکانی ژێردەسەڵاتی حیزبی بەعز دەری کرد بەرەو ناوچە ئازادکراوەکانی کوردستان. خوای گەورە شیفای خێریان بۆ بنێرێت. ئێستاش پانێڵی دووەم هەر یەک لە بەڕێزان دکتۆر سەباح بەرزنجی بە ناونیشانی هاوسەنگی بانگەواز و سیاست لە ئەزمموی مامۆستا عەبدولەتیفی واژەییدا لەگەڵ دکتۆر حسێن محەممەد ئیبراهیم خوێندنەوەیەک بۆ کتێبی التعارض والترجیح بین الأدلة الشرعية دوو پانێڵی کۆتایی ئەم دوو بەڕێزە پێشکەشەکەن با فەرمونون بۆ سەر ستەیج.
بەڕێزان ئێستاش ئەچینە لای پانێڵی یەکەم بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی هاوسەنگی بانگەواز و سیاست لە ئەزمموی مامۆستا عەبدولەتیف عەبدوڵڵا واژەیی بەرزنجیدا با بفەرمێت. الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بيشكي لەخوای گەورە داواکارم ڕۆحی بەرزەفڕی مامۆستا شێخ لەتیف لە خزمەتی پێغەمبەران و ڕاستان و شەهیدان و ساڵحانە حەشر بکرێ وەخوای پەروەردگار بیکاتە سەرمەشقێکی نمونەیی بۆ هەموو مامۆستایانی کوردستان، مامۆستایانی ئاینی و مامۆستایانی زانکۆ. گەورەیی کەسایەتی مامۆستا شێخ لەتیف لەوەدایە کە کەسێکی جامیع بوو. یەکاڵی کەسێکی جامیع لەم دەورانەدا و لەم سەردەمەدا قورسە کەسێکمان هەبێ بەو جامیعیەتە. لەلایەکەوە مامۆستایەکی زانا لە علومی شەرعی، علومی شەرعیش لق و پۆپی زۆرە، یعنی ئێمە ئەگەر بین ڕیزبەندی و تەصنیفی عیلمە شەرعیەکان بکەین لە یەک و دوانە ناوەستێ. مامۆستا مەلا شێخ لەتیف ڕەحمەتی خوای لێبێ زانایەکی مەوسوعی بوو، لە هەموو زانستە شەرعیەکانە خاوەن ڕەئی بوو، نەک تەنها زانستەکانی ئەزانی ئەیتوانی ڕەئی لەسەر بدا. لە ڕووی وتاربێژیەوە مامۆستایەک نەبوو کە لە بەپێی شوێن و بەپێی کات قسەی نەبێ، چونکە بەلاغە دەوەیە کە بەپێی هەلومەرج و بەپێی کات و پێویست قسە بکەیت. و لە ڕووی سیاسەتیشەوە کەسێکی خاوەن هەڵوێستی سیاسی بوو. سیاسی ئەو کەسەیە کە خاوەنی هەڵوێست بێ لەمە ڕووداوە سیاسیەکان. یەکێکی تر لەلایەنە گرنگەکانی شەخسیەتی مامۆستا شێخ لەتیف ئەوەیە لە هەموو ئاستێک هاتوانی قسەی لەسەر بکەیت. یعنی لە ناو جەماوەر هاتوانی قسە بکەی لەسەر خەسڵەت و تایبەتمەندیەکانی بە شێوەیە کە نزیک بێ لێیان، چونکە هەڵگری معاناتی هەموو لایەک بوو و ئەتوانی لە ناو ڕیزی زانایانە باسی لێوە بکەی، باسی ئینجاز و دەستکەوت و بەرهەمەکانی بکەیت و ئیسباتی بکەیت کە کەسایەتیەکی متەمەیز بوو. یعنی ئێمە زانای زۆرمان هەیە کە ڕەنگە بەرهەمەکانی خەڵکی پێشوو نەقڵکە، تەرجەمە بکە لە عەرەبیەوە بۆ کوردی، لە فارسیەوە بۆ کوردی، لە بوارێکەوە بۆ بوارێک، لەم لاوەشتێ هەڵگرێ و بیهێنێ. بەڵام کەسێک بێ بەرهەمەکەی دانسقە و متەمەیز بێ ئەمە کەمە. ئەتوانیت لەسەر مامۆستا شێخ لەتیف بە ڕەحمەت بێ کۆنگرەیەکی زانستی ببەستیت. لە ڕووی سیاسیەوە ئەتوانی بڵێ لە سەردەمێکا کە باسکردن لە حیزبی سیاسی و ئەندامبوون لە تەنزیمێکی سیاسیە گەورەترین تاوان بۆ لەم عێراقەدا، مامۆستا شێخ لەتیف لێبوردووانە بەبێ ئەوەی بیر لە دەرەنجامی ئەم ئەندامونە بکاتەوە، بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە ئەمە مایەی گیان و ژیانی خۆی و دەوروبەر و بنەماڵەکەیەتی بەو پڕی بوێری و نەترسیەوە چۆتە ئەو مەیدانە و کە ئەمە بەڕاستی زۆر قورسە. ینی من لێرەوە سڵاو ئەنێرم بۆ هەموو ئەو مامۆستایانەی کە لەو ڕۆژگارە ئەنگوست نەچاوەدا ئەو بوێریان هەبووە کە ڕچەشکێن بن، کە بتوانن بێنە مەیدان و تەنزیمی نهێنیان هەبێ و ڕوبەڕووی ڕژێمی بەعز ببنەوە، کە ئەمە بەڕاستی مووقیفێکی سیاسی زۆر گەورەیە کە تاریخ بۆیان نووسێ. ئەو مەوزوعی کە ئەمانەیە قسەی لەسەر بکەین و بەداخەوە ناتوانین حەقی خۆی بین، هاوسەنگی ڕاگرتنە لە بینی بانگخوازی و لە بینی سیاسەتکردنە. چونکە بانگخواز ناتوانێت سیاسی بێ، ناتوانێت سەر بە حیزبێکی دیاریکراوە بێت، چونکە خەڵک دوای حیزبێکی هەمویان بە یەکەوە دوای حیزبێک ناکەون لە حیزبەکان، ئینتیماعاتی جیاوازەیە، کەواتە ئەگەر بانگخوازبی ئەبێت تا ئەندازێ دوورکەویتەوە لە سیاست، و ئەگەر سیاسیش بیت جاری وا هەیە مووقیفی سیاسی واد لێ ئەکا
لە مووقفی بانخوازی تۆزێ پاشەکشێ بکەیت. بۆیە عەقڵێکی زۆر وردەکاری ئەوێ کە کەسێ بتوانێت لە بینی سیاسەتکردن و لە بینی بانخوازیە تەوازن ڕاگرێ. هەم بە ئەرکی بانخوازی هەڵسێ لە کاتێکا کە پێویستە بانخواز بێ و هەم بە ئەرکی سیاسەتکردنیش هەستێ لە کاتێکا کە پێویست بە مووقیفی سیاسی و سیاسەتکردنەکە. مامۆستا شێخ لەتیفی ڕەحمەتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو هاوسەنگیە لە ژیانی خۆیان هەبوو، چونکە سیاسەتکردن لای ئەو معنایەکی گشتی هەبوو، ئینسانێکی متەسامیع بوو لەگەڵ ئەو کەسانە کە مخالیفی ئەون و ئینسانێکی متعاون بوو لەگەڵ ئەو کەسانە کە هاوفکری ئەون، کەواتە ئینسانی سیاسیە بێ و دوو خەسڵەتەی تیابێ لەگەڵ ئەوانە کە فکریان جیاوازە متەسامیح و لێبوردە بێ بە دوای خاڵی هاوبەشا بگەڕێ و لەگەڵ ئەو کەسانە کە هاوفکری ئەون ئەبێ متعاون و هاوکار بێ بۆ ئەوەی لە ئەنجامی پێکەوە گرێدانی جوهد و تێکۆشانی هەموو لایەک بەرهەمێکی تازە پێشکەش بکرێت، طرحێکی سیاسی پرۆژەیەکی سیاسی پێشکەش بکرێت. لە بواری بانخوازی مامۆستا شێخ لەتیف لە عینی کاتا کە ڕابەری گشتی بزوتنەوەیەک و ئیسلامی بوو، بەڵام تێکەڵی ئەو جەماوەرە بوو کە ئێمە لە شاری سنە بووینەوە کاتەیە، تێکەڵ و ئاوێتەی جەماوەری خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بوو بە هەموو شێوەیە خزمەتی لایەنی داعاوی و بانخوازیەکە لەناو ئەوانە، کە ئەمەش ڕەنگە هەندێک ئیشکالاتی بۆ دروستکرد بێ ئەو کاتە، بەڵام ئەو سیاسەتەکەی بۆ دیوی کوردستانی خۆمان بوو، بەڵام بانخوازیەکەی بۆ دیوی کوردستانی ئەو دیو بوو، کە ئەمە هاوسەنگیەک بوو لە ژیانی حرفەیی و پیشەیی مامۆسای خوا لێ خۆش بووە. من کۆتایی قسەکانم بەوەیە هێنم ئەگەر بمانەوێ لەسەر کەسایەتی فرە ڕەهەندی مامۆستا شێخ لەتیف قسە بکەین، ئەبێ نەفەسمان زۆر درێژ بێ، ئەبێ کار لەسەر کۆنگرەیەکی گەورەتر بکەین نەک لەسەر دیدارێک، ئەبێ بین بڕگەکانی ژیانی مامۆستا شێخ لەتیف توێ بکەینەوە، تەشریحی بکەین، تەشریحی شەخسیەتەکەی بکەین. بەڵام مادام ئەوە ناکرێ، لێرەدا من پێشنیارەکەم ئینشاءڵڵا لە داهاتووە بە نەفەسێکی درێژترەوە دابنیشین بۆ توێکاری بەرهەمەکانی مامۆستا شێخ لەتیف و بۆ تێکواری قۆناغەکان و ئەشواتی ژیانی ئەو. لە کتێبەکەیە کە باسی تەعاڕوض و تەرجیحەکە، ئێمە بەداخەوە تۆزێکم ماوە کاک ئێستا کە مەسحێکی کوردستانی خۆمانەکەین، ئەو تەیارەتە فکرێ جیاوازیەی کە هەیە لە کوردستانە بەداخەوە جەوێکیان خوڵقاندووە کە هیچ کەسێک ئیعتراف بەوی تر ناکە. بەڵام کە ئەگەڕێیتەوە بۆ کتێبەکەی مامۆستا شێخ لەتیف بەڕەحمەت بێت التعارض والترجيح بين الأدلة الشرعية، لێرە مامۆستا شێخ لەتیف وەکو زانایەکی متحەیز مامەڵەی نەکردووە، نەهاتووە داکۆکی بکە لە مەزهبێکی دیاریکراو لە ئیتیجایەکی فکری دیاریکراو یا بێت مەزهبێ زاڵکا بەسەر مەزهبێکی ترە. ئەسڵەن ئەم کتێبەی بۆ ئەوە نووسیوە کە بیرمەندانی ئەمڕۆ زانایانی ئەمڕۆ عەقڵێکی کراوەیان هەبێ مامەڵە لەگەڵ دەلیل بکەن، مامەڵە لەگەڵ بەڵگەکان بکەن، تەوازون بکەن لە بینی بەڵگەکانە. یعنی ئەم کتێبە ئەگەر حەقی خۆی پێ بدرێ بۆی هەیە زۆر لە ئیشکالیاتی ئێستای کۆمەلگای موسڵمان حەل بکە، کە تەماشاکەی ئەو هەموو تەیارەتە دژ بە یەکەوەستن و کەسیان ئامادە نیە گوێ لەوی تر بگرێ، چونکە هەر هەمویان بە پێشداوەریەوە مامەڵە لەگەڵ یەکترەکەن. لە مەسلەی بانگەوازە تەماشاکەی کێشەیەکی گەورە دروست بووە بۆ خەڵک. بۆچی؟ چونکە ئەوەی کە ئەچێتە سەر مینبەر یەک ئێوێ مەزهبێ زاڵکا بەسەر ئەو خەڵکەیە، ئاراستەیەکی دیاریکراو زاڵکە وە خۆی بکا بە نوێنەری خوددا لەناو خەڵکە، لە حاڵەکە تۆ ئەگەر بە عەقڵیەتی مامۆستا شێخ لەتیف مامەڵە بکەی ئەڵێ ئەم فکرەیە غەڵەتە، ئەم ئوسلوبە ئوسلوبێکی داعی نییە. داعی ئەوەیە خەڵک بانگ بکا بۆ کەلیمەتین سەوا، بانگ بکا بۆ عنوانە گشتیەکان، بۆ ناو بانگە گشتیەکان، بۆ ئەو ڕووبەرە هاوبەشەی کە هەموو موسڵمانانی لەسەر کۆوە بێتەوە. و ئینسانی سیاسیش نابێ وا مامەڵە بکا کە خەڵک لە خۆی دوور خاتەوە، چونکە ئینسانی سیاسی و کەسەیە کار لەسەر گەورەترین و فراوانترین مەساحە و ڕووتەختەکە لە ناو خەڵکە. بۆیە بە هاوسەنگی ڕاگرتن
لە بینی بانگەواز و لە بینی سیاسەتە ئەگەر بمانەوە هاوسەنگی ڕابگرین ئەبێ ئەو منهەجە فکریە ڕەچاو بکەین کە لە دووتوێی نووسراوەکەی مامۆستا شێخ لەتیفا ڕەنگی داوەتەوە و ئەبێ ببێتە مامۆستا و ڕێنیشاندەر و هەنگاوێکی مەزن بۆ نزیکردنەوەی مسلمانان بۆ ئەوەی وانەزانین ئەو تەعارۆزەی هەیە لە بینی مسلمانانە تەعارۆزێکی حەقیقیە ئەو تەعارۆزە کە هەیە لە بینی مسلمان تەعارۆزێکی ڕواڵەتی و زاهیریە ئێنا مسلمانان هەر هەمویان متفقن لەسەرەوەی دوای کتاب و سنت بکەون و ملکەچی ئیجماع و کۆدەنگی زانایان بن قسەکە زۆرە وەڵێ حکایە تەمسنان باقی بۆیە من هیوادارم ئەم دیدارە سەرەتایەک بێ بۆ نزیک بوونەوە لە ئەبعاد و لە ڕەهەندەکانی کەسایەتی مەرحومی مامۆستا شێخ لەتیف ڕێز و سڵاوم بۆ هەموو لایەکمەتان هەیە و هیوادارم ئەم کاروانە بەردەوام بێ لەسەر نەهجی وەسەطیەت و میانڕەوی لەسەر نەهجی قبولکردنی یەکتری وآخر دعوانا الحمد لله رب العالمين والسلام على المرسلين. سپاس بۆ دکتۆر سەباح بەرزنجی. ئێستش ئەچینە لای دکتۆر حسین خوێندنەوەیەک بۆ کتێبەکەی مامۆستا ماستەرنامەکەی ئەکات التعارض والترجيح بين الأدلة الشرعية بە شێوەی سلایدە بە داتاشۆ. فەرموودن. من اللي استعوذ اسمك لا عيبيني عيبيني هيك ما مسالم او ايه باشا زور. الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. من ما بس ما باسي كتابكي جنابي مرحومي مامۆستا عەبدولەطیف بەرزنجی بکەم دیارە کاک ئارام و مامۆستا کاک دکتۆر سەباح ئەویان بۆ من اختیار کرد کە باسی ئەو کتێبە بکەم بۆیە هیچ شێوەیەک باسی ژیاننامەی جەنابی مەرحومی مامۆستا عەبدولەطیف ناکەم تەنها باسی ئەو شاکارە جوانە پڕ زانست و زانیاری ئەەکەم کە جەنابیان نووسیویانە لە مەجالی ئوسولی فقها و بابەتێکی زۆر شایستەیە بەوەی کە تەبسیتی بکەین و من ئەمەوێ لێرە بە کورتی بابەتەکە ئاسان بکەم بۆ بەڕێستان ینی فکرەیەکی کورت بدەم لەسەر ئەم کتێبە بە بەڕێستان کە ئەوەندە باسەکرێ و ئەوەندە مەدحەکرێ و ئەوەندە گرنگیەکەی باسەکرێ من ئەمێ بە شێوەیەکی سادە بە کورتی گرنگی ئەم کتێبە و میتۆدی ئەم کتێبە و زانیاریەکانی ئەم کتێبە بە کورتی عەرزی بەڕێستان بکەم. دیارە ئەم کتێبە زۆر لەوە بڵین فراوانتر و داگرندتر و پڕزانیاریترە لەوەی کە لە ماوەی دەدەقە چارەگێکا من بتوانم حەقی پێ بدەم بەڵام بە پوختی هەوڵەدەین ئینشاڵڵا بیخەینە بەردیدی بەڕێستان. طبعاً ئەم کتێبە باسی تێگیرانی دەقەکانەکە کاتێکە دوو دەق یا چەند دەقێک ئاڵکێن لە یەکتر جا بە شێوەیەکی زاهیری بێ یان حەقیقی بێ چۆن مامەڵەی زانستی لەگەڵ ئەم دوو دەقە ئەکرێت. طبعاً ئەمە زانستێکی کۆنا هەر لە هەموو کتێبە ئوسولیەکانە کتێبەکانی ئوسولی فقها باسێ خواسێکی سربەخۆ هەیە لەسەر تێگیرانی دەقەکان و چۆن مامەڵەی لەگەڵا ئەکەین. مامۆستا طبعاً من باسەکەم کردووە بە چوار بەشی سەرەکیەوە. گرنگی ئەم کتێبە خوێندنەوەیەک بۆ ناوەڕۆکی ئەم کتێبە و هەروەها میتۆدی مامۆستا لەم کتێبەیە و لە کۆتاییشە هەندێک ئەگەر ڕەخنەیەک لە چاپەکەی یا لە هەندێک لە بابەتەکانی مامۆستا هەبێ وەک شێوەیەکی زانستی ئەیخەینە ڕوو. طبعاً سەرەتا بڵین گرنگی ئەم کتێبە لە چەند خاڵێکە. یەکەم ئەم بابەتەز بابەتێکی زۆر گرنگە قەت کۆن نابێ لە ئەوساتی زانستی و علمی لە هیچ سەردەمێکی ژیانی مسلمانانە. ئێستاش ئێمە ئەم بابەتە ئەبینین لە ناوخۆمانە زۆر جار کێشە هەیە لەسەر فەرموودەیەک کە تێکە گیرێ لەگەڵ فەرموودەیەکی ترا یان بۆ نمونە جاری وا هەیە لە جانیبێک لە جانیبی دەقێکە تێگیران هەیە لەگەڵ دەقێکی ترا
طبعا ئەمە دەمێکە زانایانی ئوسولی فقه بە جوانی باسییان کردووە. ئیشەکەی مامۆستا گرنگەکەی لەوایە هاتووە وەکو ئینسانێک وەکو زانایەکی مەوسوعی هەموو ئەو قسە و باسانەی کۆ کردوتەوانێ کە زانایان لە هەموو مەذاهب بە ئوسولیەکانە باسییان کردووە. طبعا ئێمە دوو مەذهبی سەرەکی ئوسولی فقهمان هەیە، مەذهبی جمهور لەگەڵ مەذهبی حەنەفیەکان. مەذاهبی تریشمان هەن بەڵام ئەم دوانە زۆر سەرەکین یان دوو قوتابخانن. مامۆستا هاتووە تەوفیقێکی دروست کردووە لە بینی ئەم دوو قوتابخانەیە، ڕاو بۆ چوونەکانی هەردوو قوتابخانەکەی هێناوە، زۆر بە ئازایانە و زۆر زانایانە تەرجیحی داوە لە بینی ئەم دوو قوتابخانەیە کە ئەمە یعنی لە ئیشەکانی بۆ نمونە غەزالی و جوەینی و